سڵاتان لێبێت لە هەر شوێنەکەن لە بەرنمەیەکی تری پاشیڤ لەگەڵتانین بە چەندین بڕگە و بابەتی نوێ لە بابەتی ئاینی و تەندروستی و هەروەها هوەری بە تایبەتە هونەرمەندانەی کە لە مانگی ڕەمەزاندا کاری هوەریان کردووە. بۆم شەویش بەر لەوەی بچینە لای بابەتەکانمان دەچینە یەکێک لە ناوچە گەشتیاریەکان یاخود یەکێک لەو شوێنانەی کە موسڵمانان تێیدا کۆ دەبنەوە و تایبەتمەندیەکی زۆری هەیە. ئەویش یەکێک لەو مزگەوتانەیە کە عەبایەکی تێدا دەنراوە و ئەم عەبایە دەوترێت کە هی پەیامبەری ئیسلام بووە. خەڵکێکی زۆر بۆ بینینی ئەم عەبایە دەچنە ئەوێ و هەروەها بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا ئەوان ئارەزوو دەکەن بچنە ئەو مزگەوتە و ئەو عەبایە ببینن. بەشێک لە سەردانیکەران لە کاتی بینینی عەباکە ئەوەندە خۆشحاڵن دەگرین یاخود دەڵێن کە ئەمە هەستێکی جیاوازیان دەداتێ. پێکەوە لە پاکێجێکی هاوکارانمان زانیاری زیاتر وەرەگرن. خرکای شریف آنج خرکای پیروز یه حضرت محمد وک هر ماه رمضان ایسا جدهی و رمضان ده لستانبول جبو ولاتیان هات وکرن. هر روز هزاران ولاتی و گشتیارن مسلمان جبو کو ویجل پیروز یه حضرت محمد ببینن لبر مزگفت خرکای شریف کم دبن و دکبن دوره ده. هنه کسان سردان آویدره کرین گریان هنه کانجی کیف خوشو هستن خواه و هانن زمان. Ev demek dirêj bû min dixwaz ez bên vê derê û vê cilê pîroz bibînim. Lê îro bû nesêbê min. Dîstina vî cilê pîroz hesteke gelek xweş e û bi peyvan nikaribê gotin. Xwedî bike nesîbê her kesî. Yemeğin desin sen canı altında. Mendili alanlar. Hatta ji min tê ez her sal tên vê mizgeftê û vê pîroziyê bi çavê xwe dibînim. Her cara ez bêm ji bo min hestek nû û xweştir çêdibe. Da bunu جهر دنین ترکیه گله کس به مالباتن خواه جبو دیتن خرکای شریف سردانا و مزگفت دکن و کسین تین و در دبیجن پیوسته هر کس جاره کی ویجل پیروز ببینن. Yani Peygamber Efendimiz'i Dîtina cilên pêxemberê me hesteke gelekî xweş e. Ev cara ewle ez tên vê derê. Min niha li gel xwe malbata xwe jî bi xwe raniye û hemû jî bi dîtina van cilan gelek kêfxweş bûn. sen de bir şey söyle. خرکای شریف هر سال دهی و رمضان ده جبو دیتن ولاتیان تی وکرن و تی پیش بینی کرن حتی داوی رمضان زیادتر 1 میلیون کس جبو دیتن ویجلی سردانا به مزگفت بکن. دیار بایرام کردستان 24 استانبول. ئەوەی بینیمان مزگەوتێکی تایبەت بە تایبەت دەزانین کە تورکیا لە ڕووی گەشتیاریەوە تایبەتمەندی خۆی هەیە و کەسانێکی سەردانی ئەوەیەکەن لە مانگە جیاوازتر ڕوو لە مزگەوتەکانەکەن کە چەندین مزگەوتی بەناوبانگی تێدایە لە هەمان کاتیشدا ئەوەی بینیمان جیاوازتر بوو بۆنی ئەو عەبایە بوو لەوێ و دڵخۆشی و خەڵکەی کە سەردانیان کردبوو بە بینینی ئەو دیمەنە. لە تەوەری یەکەمی ئەم شەوماندا و لە پاشیڤمان ئەم شەودا باس لە بابەتێکی ئاینی دەکەین کە ئەویش ڕەمەزان تەنیا بۆ ڕەزامەندی خوددایە یاخود پەیامی دیکەشی لەگەڵە. موسڵمانان بۆچی لەم مانگەدا بە ڕۆژووە بن؟ ئایا ئەوەندەی کە ڕۆژوو بگرن بەسە بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بگێنن یاخود ئەو ئەرکەی لەسەریانە جێبەجێکن؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر مەغدید کەریم خۆشناو مامۆستای زانکۆ ئامادەیە. دکتۆر ئەم کاتت باش زۆر بەخێر بێ. ئەو کاتتان باش هەر سەرکەوتوو بن و سوپاسدانەکەم. ڕەمەزان تەنیا ئەرکێکە بە ڕۆژوو ئەبین و تەواو یاخود پەیامی دیکەشی لەگەڵە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشەکی سوپاسی بەڕێستانەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە و دەستخۆشیشتان لە یەکەم بۆ ئەو بەرنامەی پاشێ و کە بەڕاستی پەیامی جوان و پوختە و ڕازاوە هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە بەڕێستان لەو بەرنمەیە دەتانوێت بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بەگشتی ڕۆنی بکەنەوە. دووەمیش لەو فرسەتە پیرۆزبایی ئەەکەم لە گشت مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان هەر چار پارچەی کوردستان ئومێدەوارم خوای گەورە ئەو مانگە پیرۆزەی ڕەمەزان بجێڕی بە مانجی ئاشتەوایی و خۆشەویستی و بە یەکتر شادبوونەوەی هەموو دڵەکان و هەروەها لێک نزیک بوونەوەی هەموو لایەنەکان بۆ زیاتر
بەرژەوەندی خاک و وڵات و نیشتیمانمان بۆ زیاتر بەرەو پێشچوونی هەموو لایەکمان ئینشاءالله. بەنسبەت پرسیارەکەی بەڕێزت بەڵێ مانجی پیرۆزی ڕەمەزان خوای گەورە کە لە ئاەتی پیرۆزی قورآن ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. خوای گەورە کە لەو ئاەتە پیرۆزە بەڕاشکاوی باسە کە ئەفەرمێ ڕۆژیتان لەسەر فەرز کراوە ئەی ئیمانداران و مسلمانان و هەروەها لەسەر ئیمانداران و مسلمانان و خەڵکانی تریش پێشی ئێوە فەرز کراوە بۆچی لەعلەکم تتەقون تاوەکو زیاتر تەقوای خوا لە دڵتان زیاد بێ ئیمان و بیر و باوەڕتان بەهێزتر بێ باشتر بێ ئەوە خۆی لە خۆیدا ڕۆنکردنەوەی ڕۆژیەکەیە. بەڵام لە حەقیقەت و ڕاستیدا بەڕاستی نەک هەر ڕۆژی گرتن هەموو چاکە و عیبادەت و خواپەرستنەک بۆ چییە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورەیە. تەبان ڕۆژی بە ڕۆژوبوون ڕەمەزان هەر خۆی لە خۆیدا کۆمەڵێک واتا و مانا و ئامانجی زۆر زۆر گەورەی هەیە. یەک لەوانە بەدەستهێنانی ڕەزامەندی خوایە. دووەم واتا و ئامانج ئەوەیە کە ئینسان هەز بە بەندایەتی خوا بکات چونکە بەڕاستی لەو برسیەتی و توێنێتی کە لە چەند کاتژمێرێکی زۆرە 12 13 14 بەپێی ڕۆژەکان و ساڵەکانی کە ڕەمەزانی پێدا تێپەڕەبی مرۆڤ هەز بە برسیەتی ئەکا بە تێنیەتی ئەکە لێرەوە زۆر شتی گرنگ هەیە زۆر پەیامی پیرۆز و جوان هەیە لەو بەڕۆژی بوونە بەدەستی دەینی مرۆڤ. ئەویش ئەوەیە کە هەز بە برسێتی خەڵکانێک بکە کە بێنانن بێ ئاون بێدەرامەتن و هەروەها هەست بە زەلیلی بکە بەرامبەر خوای گەورە چونکە خۆی لە خۆیدا مرۆڤ ئەگەر لە پەیامە پیرۆزەکانی ئاسمان و لە خواوە دوور بێ هەز بە غرور ئەکە هەز بە شتی زۆر ئەکە بەڵام لێرە وەک ئەو ڕەمەزانە وەکو دەرسێکە کە بۆ هەموو مرۆڤەکانی سەرزەوی کە زیاتر بۆ خوا بگەڕێنەوە ئەو غرورە دابنێن زیاتر زەلیلی پیشان بدەن. فەرموو ئێستا سیر کە ئەگەر کەسێک زۆر زۆر خاوەن ئیمکانیات و دەرامەتی زۆر بیت و کەسێکی زۆر زۆر فەقیر و هەژار و بێدەرامەت بی هەردووکان وەکو یەک بە ڕۆژوون نە ئەو جیاوازی هەیە نە ئەوش جیاوازی هەیە لە عیبادەتەکە وەکو یەکوان ئەرکەکانیشان وەکو ئەرکەکانیش بەڵێ هەر هەمووی بڵێ تەمان ئەوەی کە خاوەن ئیمکانیاتێکی مادی زیاترە ئەرچی زۆرترە ئەوەی تر کە ئیمکانیاتی کەمترە لەوانەیە ئەرچی کەمترە بەڵام لە واتای بە ڕۆژبوونەکە لە واتایی سەومەکە هەردووچیان وەکو یەکن. ئەو پێویستە کە دەوڵەمەندە و خاوەن ئیمکانیاتە خۆی لە نان و ئەو بگرێتەوە ئەوش بە هەمان شێوە لەگەر شتەکانی تریشکە لە محەڕەماتن لەو ڕۆژانەی کە ئینسان تێدا بە ڕۆژیەبی ئینجا کەواتە خۆی لە خۆیدا بە ڕۆژوبوون ئەوە یەکە لە واتاکان کە ئینسان هەز بە زەلیلی بکات هەز بە برسێتی بکات هەز بەوە بکات کە بەندەیەکە لە بەندەکانی خوا ئەو تەکەبڕ و غرور و خۆ بە زۆرزانینە دابنێ لەو مانگە پیرۆزی ڕەمەزان. بەڵێ پرسیارێکی تر بکەم لەسەر هاوکاریکردن باست لەوە کرد کە هەردووکی لە ڕوئاینەکە و ئەرکەکەی وەکو یەکە بە ڕۆژۆ بن وەکو یەک بەڵام بینە سەر هاوکاری ئەو کاتێک کە خۆی بە دوورەگرێت لە نان خواردن یان کاتی هەست بە برسێتیەکە ئەگەر هەستی بەو برسێتیە کرد چەند گرنگە کە ئەوە لە بیر نەکابێ هاوکاری کەسانێکە کە پێویستیان پێیانە بۆ نمونە زین کە خەڵکێکی زۆر هەیە هەژارە خەڵکێک هەیە توانای دارایی باش نییە و لەم مانگەش لەوانەیە چاویان لەوە بێ خەڵکێک هەبێت هاوکاریان بکە چەند گرنگە وەکو بە ڕۆژوبوونەکە هەستی هاوکاریکردنیش هەبێت چۆن بە ئەرکی زانێ ئەوەش بە ئەرک بزانێت بە تاکید خۆی لە خۆیدا مرۆڤ کە بە ڕۆژی ئەبی یەک لە پەیام و فەلسفەکانی ڕۆژوو ئەوەیە کە ئەو مرۆڤە هەز بکە کە کەسانێک هەن ینی هەز بە برسێتی بکە لەوانەیە ئەگەر مرۆڤێک کەسێک پیاوێک ژنێک لەو 365 ڕۆژەی ساڵ کە دەسوڕێتەوە بەگشتی هەست ڕۆژێک لە ڕۆژان هەست بە برسێتی نەکە لەبەرەوەی ئیمکانیەتی باشە وەزعی باشە دەتوانێت نان بخوا ئەو بخوا بە کەیفی خۆی سەفەر بکە بچێ بڕوە بەڵام کاتێک خوای گەورە ئەو مانگەی داناوە لەو مانگە بە ڕۆژی ئەبی ئەگەر هەر خاوەن هەموو مڵکی سەرزەویش بێت هەر دەبی لەو ماوەیە لەو چەند سەعاتەی کە خوای گەورە دیاری کردێ نان و ئاو نەخوات کە نان و ئاوی نەخوارد برسی ئەبووی کە هەستی بە برسیکردن کرد هەستی بە تێنوەتی کرد دەزانی خەڵکانێک هەن کە لەسەر ئەو زەویە لەوانەیە لوقمەیەک نان نەبی بیخوا لە 24 ساعت کە ڕۆژ و شەوێک دەکەنەوە
دەزانی کەسانێک هەن زۆر بێدەرامەتن پێویستیان بە ژیان هەیە پێویستیان بە گوزەران هەیە پێویستیان بە خواردن و خواردنەوە هەیە ئەوانە هەموو فەلسفەی ڕۆژوون کە خوای گەورە بە مرۆڤەکانی بەخشیە ئینجا بۆیش لە تەک ئەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیە کە ئیمامی بوخاری ڕیواەتی کە فەرمێ دەجێڕنەوە دەڵێن كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس وأجود ما يكون في رمضان وأجود ما يكون في رمضان پیغمبری خوا دەڵێ لە هەموو خەڵک زیاتر دەستی سەخاوەت و کەڕەم و چاکە و خێر و سەدەقاتی هەبووە و زۆرترین خێر و چاکەشی لە ڕەمەزان کردیە ئەوەش پەیامێکی ترە لە پاڵ بە ڕۆژبوونەکە پێمان ئەفەرمێ پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئێمەش چاکە بکەین یارمەتی هەژاران بدەین بگەڕین ئەو خەڵکانەی کە بێدەرامەتن بێ ئیمکانیەتن نان و ئاویان پێویستە یارمەتیان بدەین ئینجا چ ئەوانەی کە ئێستا ئەو برا ئاوارانەی کە لە سووریا و لە شوێنانی تر لە کوردستانی ئێمن کە بچین بەسەریان بکەینەوە هاوکاریان بکەین یارمەتیان دەین بەپی توانای خۆمان مەرجنیە کە کەسێک ئیمکانیاتی زۆرە زۆر دەبا ئەوی تر بڵێ وەڵام من ئەوەی ناتوانم بکەم نەچم باشە نەخێر ئەو هاوکاریە کە لەم مانگە ئەکرێ جیاوازە لە کاتەکانی دی بەتاکید بەستم لە ڕووی ئاینەکەەوە ئەو خێری کە ئەکرێ خێری زیاترە کە لە مانگە ڕەمەزان بێ لە مانجی پیرۆزی ڕەمەزان هەر خێرێک لە هەر چاکەیەک لە هەر شێوازێکی چاکەکە زۆر جیاوازە لەگەڵ ئەو کات و ساتانەی غەیر ڕەمەزان لەبەرچی لەبەرەوەی ئەو مانگە پیرۆزە مانجی ڕەحمەتە مانجی بەرەکەتە مانجی مەغفرەتە ئەو مانگە هەموو خێرات و حەسەنات و سەدەقات و چاکەکان کە ئینسان ئەیکا بەدەیان و هەزاران قات خوای گەورە بۆی هەژمارەکە بۆی حسابەکە بۆیش لێرە ئەگەر تەماشا بکەین بەنسبەت زەکاتدان زەکاتدانی شێچێکە لە فەرزە پیرۆزەکان کە خوای گەورە واجبی کردێ لەسەر مرۆڤەکان کە خاوەن ماڵ و سامان و سەرۆتن زەکاتی لێ بدەن هەموو ئەو خەڵکانەیمە ئێستا گە تەماشا بکەین لە کوردستان دەتوانین بڵێن لە زۆر وڵاتانی تریشی دنیا ڕەمەزانیان کردە کاتی زەکاتدان تەماشات کردیە بڵێن بۆ نمونە ئێستا بەڕێزت ئەگەر پارەیەکت هەبی ماڵ و سامانت هەبی کە ساڵی بەسەر سۆراوە پێویستە مەرزنیە ئیلا لە ڕەمەزان ساڵی بەسەر بسۆرێتەوە لە هەر کاتێک ساڵ بەسەر ئەو پارەیە ئەو مەبلەغە سۆراوە مەبلەغێکی دیاریکرا و تهدید کرایە کە زەکاتی لێ بدەیت خەڵکەکەی ئێمە هەمووی خستۆتە ڕەمەزان تەماشات کردیە لە ڕەمەزانان زەکات دەدرێت زیاتر ئەوە واتای چییە واتای ئەوەیە هەم وەختەکەی دیارە و هەم ئەجر و پاداش و خێرەکەشی زۆرترە لە کاتەکانی ترکەوە ئینسان بدا و لە هەمان کاتیش فەقیر و هەژاران زیاتر لەوانەیە لەو مانگە پێویستیان بی لە بۆ خواردن و خواردەمەنی و جلو و بەرگ و پێداویستەکانیش باشە دکتۆر کللتورێک هەیە لە ناو ئێمە ڕەنگە لە پێشتران نەبوو بێ لەوانەیە لە نێوان دوو کەس سێ کەس کۆمەڵی خەڵک بوو بێ ئێستا سوۆشیال میدیا هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکانێک کەسێک کە خێرێکەکە ئیترە بێتە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە ئەچێتە قاڵبی خێرەوە یان قوبول کراوە بەو شێوەیە خۆی لە حقیقەتدا خێرات و حەسەنات و چاکە و سەدەقات پێویستە بە پەنهان بیت بەڕاستی حتا فرمودەیەکی صحیحمان هەیە کە ئیمامی بوخاری مسریواتیەکەن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا يعلم شماله ما أنفق يمينه دەڵێ ئەوانەی ئەوەی کە باز دەکا دەڵێ کەسێک چاکەیەک دەکا ئەگەر بەدەستی ڕاست چاکەکەی کرد نایڵی دەستی چەپی بزانی ئەوەندە بە پەنهانی ئەیکات ئینجا لە ئەساس لە بیدایەتی حەدیسەکە باسی چی ئەکا ئەفەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حەفت کۆمەڵ و سنف و تاخم هەن ڕۆژی قیامەت خوای گەورە لەژێر سێبەری عەرشی خۆی سێبەریان لێکا کە لەو کاتە هیچ سێبەرێک نییە یەک لەوانە ئەو سنفەن کەوا چاکە و خێر و حەسەنات ئەکەن بەدەستی ڕاست ئەگەر بیکەن هەوڵەدەن دەستی چەپی نەزانێ ینی ئەوە خێری زۆرە دەکەن خوای گەورە لەبەرچی لەبەر دوو شت یەکەم شەیطان لعنەتی خوا لەسەر بێ یەکەم جار کاتێک مرۆڤ دەیەوێت چاکەیەک بکە هەوڵەدە چاکەکەی پێ نەکات مثلەن بۆ نمونە بەڕێزتیان هەر کەسێکی تریان ئەمنیان هەر ئەو خەڵکو کە جێیان لێمان هەیە کاتێک فەقیرێک دەبینی هەژارێک دەبینی مەشروعاتی خێری دەبینی دەوێ بەشداری ئەو خێرە بکە دەی دەڵێت دوایە دەی دەڵێ بەیانی هەوڵی پێدەدا شەیطان چی بکە ڕێگەی لێ بگری خێرەکە نەکە ئەگەر خێرەکەی کرد شەیطانی بەناڵە کرد و دەستی خێرەکەی بردە پێش و خێرەکەی کرد چاکەکەی کرد ئەو جا هەوڵی چی ئەدا هەوڵی دووەمی چییە هەوڵی دووەمی ئەوەیە پێی بکاتە ڕیا پیشانی خەڵکی بدا بیکاتە سومعە فلانکەس زۆر خێرکەرە فلانکەس خێرەی باشی کردیە وەکو بەڕێزت باست کرد لە سوۆشیال میدیاوە لە تۆڕە کۆمەڵایەتیانەکانەوە بڵاوی ئەکاتەوە یان لەسەر میدیاکان بڵاوی ئەکاتەوە یان لە شوێنی تایبەت باسی ئەکە ئەوانە هەمووی چییە هەوڵی دووەمە
بۆ ئەوی خێرەکەی نەمینێ چونکە لێرە شتێکەیە حەزەکەم خوشکان و برانی بەڕێز بینەرانی بەڕێز کە ئێستا گیان لێمانە ئەو خاڵە بە گرنگ جێبگرن و بۆیان ڕۆنکەمەوە فرمودەیەکمان هەیە ئیمامی ابن ماجه ڕیوایەتیەکە و ئیمامی طبرانیش ڕیوایەتی کردی صحیحە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لعلمن أقواما يأتون يوم القيامة ولهم الحسنات مثل جبل تهامة بيضاء دەڵێ کەسانێک هەنە ڕۆژی قیامەت دێنە مەیدانی حسابات و لێپرسینەوەی خوایی چاکە و خێر و حەسەناتیان وەکو چایەک بەرزە کە ئەوەندە خێر و چاکەیان کردیە دەڵێ لە ناکاو فيجعله سبحانه وتعالى هباء منثورا هەموو چاکە و خێرەکانیان ئەبێتە خۆڵەمێش لە پێچاو ئەو خەڵکە گوتیان بۆ وایان لە یاد ئەی پێغەمبەری خوا دەڵێ ئەوە بۆ ڕیا یان بۆ لە بۆ خوایان نەبووە تەماشای کەواتە حەدیثێکی تریش باسکەین پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە کردەوە عملێکی ناوێت کە هاوبەشی تیابیت ئەگەر بەڕێزت یان ئەمن یان هەر کەسێکی تر چاکەیەکی کرد نابێ بەنیازی ئەو بی کە خەڵکەکە پێ بڵێن زۆر دەستی چاکەی هەیە زۆر کەسێکی چاکەکارە ئەگەر مەبەستی ئەوە بێ کەواتە خوای گەورە قبوڵی ناکە خوای گەورە پێویستی نییە ئەگەر ئەمە چاکەیەکمان کرد والله باشە زۆر جارەڵێن بۆ نمونە کەسی نزیکی خۆیەتی باسیەکەڵێ من خێرێکم کردووە ئەمەش هەر بە هەمان شێوەڵە کەسی خۆمە بۆ نمونە دایکمە باوکمە با بزانێ قەیچێکە خێرەکە ئەوەش بە هەمان شێوە ئەمە لێرە دەمەویست باسیکەم بەس بەڕێزت پرسیارت کرد مەقتایەکی گچکەمان ئەمینێتەوە ئەوش ئەوەیە لە دوو حالەت مەجالێک هەیە ئەگەر کەسەکە باسی کرد حاڵەتی یەکەم لە بۆ چاولێکردن کەسێک ئەگەر چاکەیە خێرێکی کرد لە شوێنێک دیتی پێویست دەکا تشجیعی خەڵکانێک بکە بڵێ من ئەو چاکەم کردێ دەی ئێوەش مسلمانان پیاو چاکان دڵسۆزان خێرخوازان ئێوەش دەست پێ بکەن چاکەیەکی لەو شێوە بکەن ئەوە گوناحبار نابی لەو کاتە بەڵکو ئەجریشی پێەکە تەماشات کردیە ئەگەر شوێنەکە ئەو هابوو دووەمیشی ئەگەر بۆ خۆشی کەسانێکی دەوروبەری خۆی بوو وەکو بەڕێزت ئیشارەتت پێکە دایکیتی باوچیتی خێزانیتی کەسوکاریتی برایتی خوشتیتی کەسێکی نزیکی خۆیتی پێی خۆشەکە ئەبێنێ برایەکەی ئەبێنێ هاوسەرەکەی ئەبێنێ کوڕەکەی چاکەیەکی کردیە ئەوە بۆ دڵخۆشی ئەویش ڕێگەی تێدایە تاوەکو نەچێتە بابی ڕیا بەڵام ئەگەر لە ناو خەڵک بوو لە شوێنە گشتەکان بوو ئەوە مەترسیدارە پێویستە خۆمان بپارێزین ئەو خێر و چاکەی کرمان لە دەستمان نەچێ ئینشاڵڵا بەڵێ دکتۆر لەگەڵ لە بەردەوام بین نمنمیش بارانە بارێ ئینشاڵڵا بارانی ڕەحمەت و بەرەکەت بێت بۆ خەڵک بەڵێ ئەچینە لای نەورەس لە هەولێرەوە لەگەڵمانە پامنەرمان نەورەس عەبدوڵڵا ڕاستەوخۆ لە نێو بازاڕێکی هەولێرە نەورەسەم کاتت باش پێمان بڵێ ئەم شەوی ڕەمەزان چۆن بەڕێکرێ خەڵک چەند لەوێ ئامادەی هەیە تۆ لە یەکێک لە شوێنەکانی دیکە چەندە هاوکارانمان لە شەوەکانی تر لەگەڵمان بوون بەڵام ئەم شەو تۆ لای چایخانەی مەچکۆی پێمان بڵێ خەڵک لەوێ چۆن پارشێ و ڕەمەزان بەڕێک بەڵێ سارا سڵاو لە تۆ سڵاو لەو بینەرانی کوردستان بچوار کە ئێستا بە دیار شاشەی 24ەوەن لای من شار ئاوەدانە یعنی ئەوەی کە بەر لە ڕەمەزانان شەقامی نەو بازار چۆن بوو ئێستا بە شەو وایە واتە شەو ڕۆژ پێچوانەوە بێتەوە خەڵک بە ڕۆژ زیاتر لە ماڵەوە ئیسراحەت دەکات یاخود ئەخەوێ بەڵام کار و کاسیبیەکەی بۆ شەو هەڵدەگرێت هەم دوکاندارەکان بەشێک لە دوکاندارەکان دوکانیان کردوتەوە بە شەو هەمیش خەڵک من عائیلەشم بینی خانەوادەشم بینی تەنانەت بۆ جلکردنی شات بوون بۆ نێو بازاری واتە کارویان ئەوەی کە لە ڕۆژ دەیان کرد ئێستا کردیان لە شەو بە شەو دێن ئیش و کارەکانی خۆیان بەڕێ دەکەن لەبەردەم مەچکۆم ژمارەیەکی گەنج لێرە دانیشتون ئەمە بەشێکیان ئەم هاوڕێیانە پێم وایە هەمووتان پێکەوە هاتوون شەوتان باش شوان گەبێت تێرە شەوتان باش ڕەمەزان ئەم ڕەمەزانە لای ئێوە چۆنە ئەنی دەتوانی باسیی ئەم ڕەمەزانم بۆ بکەیت چۆن بەڕێ کرد ئەم چوار ڕۆژە بەڕاستی مانجی ڕەمەزان هەموو ساڵەکانی هەر خۆشە چکە لە قورعانێ پیرۆزە و مانگەشی پیرۆزە و خوش باسی کردووە بەس ئەلحەمدولیلا بەسایە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش سەقامگیری کوردستان ڕەمەزانەکە خۆشتر بووە زۆر سپاس بۆی هاوڕێکەشت وەرگرم ینی ئەوەی کە زیاتر سەرنجی تۆ ڕادەچێشێ لە ڕەمەزانان چییە؟ ینی من دەبینم زۆر جا گەنجەکان زیاتر لە دەرەوەن تازە ئاماژەم بۆ کرد کە خەڵک کە ئیش و کاری ڕۆژانەی خۆی دەخاتە شەوان و کارەکە چییە؟ بەڕاستی شاری خاستن هەولێر شارێکی زۆر ئارامە
ئێستایەک بەخۆ من دوکانم بەجێ هێشتۆمانەی بەتەمای عملان بەجێ هێشتووە شارێکی هەتا بری ئارامە خاستن لە مانچ ڕەمەزان معنی بەبێ خەمی توانی بە خۆت چێ بچی بڕۆ احتیاط بێ مشکل شارێکی معنی زۆر ئارام بۆ دروست بووە ناخێت شارێکی زۆر خۆشە و دەست خۆشی لە ئاسایش و برا پێشمەکان دەکەین ئینشاءالله ئەو جێژن دەبێتە دوو جێژنە تۆ چەندەم ڕەمەزانە یعنی هەموو شەوان دێتە دەرەوە یاخود بە تەنیا ئەم ڕەمەزان هاتووی ئەکید وایە هەموو شەوان لە دەرێنە ئینشاءالله لەبەرەوەی هەولێر شارێکی خۆشە و ماشەڵڵا ئارامە و لێرە پاشیوەکە لێرە دەکەی یاخود دەگەرەوە ماڵەوە بەخوای شەو هەیە لێرەی دەکەین شەو هەیە دەگەڕێنەوە مارە حەسب مەزات حەسب چ دەخۆی بەخوای ئەنواعی شتێک کەباب هەیە تکە هەیە تەماش دوون چایەکە ینی زۆری شتێکی زۆر دەخوا وەڵا هەمجین قەیماق بەزی ستێر نابی باشە ئەنی پرسیارێک ئەگەر ئەوە هەم شتی بخوا کەبابی بخوا بە پاشیوی بۆ بەیانەکەی وەزعی تێک ناچی ئەتە چاری عەسرێ بەس دەنوو چ مشکلەی نییە ینی کەبابی دەخوا و دەنووی ئارێ وڵات وای لە هاتێ کەبابەکەی خۆینوێن لەشی ڕەمەزانش خۆشە تەمانە خۆشە زۆر سپاس لەگەڵم بە ببوورە لەگەڵم بە ئەو برایانە لێرە وەرگرم سڵاوتان لێبێت سڵاوتان لەبێت ئوستاز چۆنی ئەحواڵتان چۆنە یاخوا هەر باش بن ڕەمەزان لای ئێوە چۆنە ینی تۆ هەموو شەو دێتە دەرەوە یاخود تەنیا ینی ئەوە تاکتاکە دێتە دەرەوە نەوەڵە هەموو شەو نایمە دەرەوە بەس تاکتاک دێمە دەرەوە جار بجار کە غەریب بەرادەرەکان دەکەین دێن لێرە دادەنیشین تەگە جەمال قسەیەک دەکەین و شەوەکان بەڕێ دەکەین شتێکی سەرنجڕاکێش دەبینی لە ڕەمەزانە لەناو خەڵکدا واللهی لە ڕەمەزانان ئەوەی لەناو خەڵک دەبینین ئەوەی کە خەڵک هێمنتورە ئارامترە و گلەی و گازندەکانیان کەمترە هەوڵ دەدەن دل یەکتر بدەنەوە لەگەل یەکتر خۆشتر بنەوانە بەرادەرەکان زۆر سپاس ینی تۆ شەوان لێرەش پاشیف دەکەی ینی پاشیو دەخۆی دواتر دەگەڕێەوە ماڵەوە یاخود ینی چۆنە ینی لای تۆ والله عادەتەن هەندێک جار هەیە لە دەرەوە خۆی دوو ڕۆژە ڕەمەزانە هەندێک جار هەیە لە دەرەوە پاشیوان دەخۆی و دەچێ ماڵەوە هەندێک جاریش دەچێ ماڵەوە دەخۆی زیاتر یعنی والله عادەتەن لە پاشیوان شتە سووکەکان بەسەم بڵێ وەکو برادەرە لە وڵاتر گوتی من کەباب دەخۆم ئەو دەنم تا سعات ئێوارەیە تو چ دەخۆی والله کەباب ناتوانم بخۆم بۆ کەباب ئەرێ والله چونکە لەسەری دەخەوی لەبەرەوە تاسیراتی کاک ئەحمەدم لەگەڵدایە سارا کاک ئەحمەد هەم ڕۆژنامەنووسێکی هاوڕێی خۆشمانە کاک ئەحمەد ڕەمەزانان بۆ ڕۆژنامەنووسان چۆنە ینی ئێمە دیارە کە ڕۆژنامەنووس کاتێکی ئەوە نییە وەکو خەڵکی دیکە کاتێکی دیاریکراوێت بۆ نمونە ڕەنگە بە ڕۆژش کار بکات جاری وها ڕەنگە بە شەو کار بکات تۆ وەکو خۆت وەکو ڕۆژنامەنووسێک چۆن دەیبینی ڕەمەزانان بەرهەمەکانی ڕۆژنامەنووسان لە ڕەمەزاناندا چییە زیاتر تەرکیزت چی دەکەن لە ڕەمەزاندا ئێمە ڕۆژنامەنووسان ینی بە تایبەتی شەوان ینی زۆر مرتاحین لەبەرەوەی دێنە دەرێ بە ڕۆژ زۆر ماندووینە لە نێو کاری ڕۆژنامەوانیدانا بە تایبەتی ئێستاش لەنێ ئەو هەموو ململانێ سیاسی و ڕێکنەکەوتنی لانە سیاسی و کوردیەکان و پێکنەهێنانی حکوومەتی نوێی عراقی و ئەو هەموو ملانی و قەیرانانەی کە هەن لە ناوچەکەدا بۆ ئێمە ڕۆژنامەنووسان ئەم جۆرە شەوانە بە تایبەتی چێژێکی تایبەت بەخۆی هەیە بە تایبەتیش کە سەردانی ئەم جۆرە شوێنانە دەکەن وەکو چایخانەیەکی وا چایخانەی بەچکوکە تەمەنی 1970 ساڵە دێنێرە ینی شوێنێکی خۆش و ینی شوێنێکی وا ینی بە تایبەتی پێ مرتاحین ئێمە ڕۆژنامەنووسان بکەین بەعام ینی بە شێوکی گشتی لە زۆربەی دەستگا میدیایەکان بۆ ئەم مانگە هەم لە مانگەشی هەڵبژاردن و هەم ڕۆژانی هەڵبژاردن ینی باندگونێکیان پێوە دیار بوو تا چەند ئێستا کارەکان کای ڕۆژنامەنووسەکان وەکو خۆی ماوەتە یاخود شوێک دەدەن بۆ ئێمە هەروەکو خۆیەتی هەروەکو پێشی ڕەمەزانش لەبەرەوەی کاری میدیایی ڕۆژانە ئێمە لەناو ئەو بابەتانادانە بەپێی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن و هەن ئێستاش تا ڕوودا هەبێت ڕاگەیاندنی شەوێت کەواتەم ڕۆژێژیش ڕوودا هەیە بەڵێ بە تاکید و کە لە ماگە ڕەمەزانشدایە زیاتر ڕووداوەکان زۆرترن وەک دەبین کە هەڵبژاردنەکان هەیە بە خۆی چوارەمی پەرلەمانی عراق زیاتر ئێمە لەناو حادثەکەندرسێکی باش سارا ئەوەی کە بیستان گفتوگۆم و لەگەڵ ژمارێک لەو گەنجانەی کە لێرە ئامادەن هەم سەبارەت بە چۆنیەتی بەڕێکردنی ڕەمەزان و هەم سەبارەت بۆی کە لە پاشیوان چی دەخۆن لێرە پاشیف دەخۆن یاخود دەگەڕێنەوە ماڵەوە هەم لەسەر پرسی ڕۆژنامەنووسان کە زۆر جار ڕۆژنامەنووسان هەم بە ڕۆژ کار دەکەن ینی کاتێکی دیاریکراویان نیە ئەمە وەکو خەڵکیشی ئاسایی بڵێن تەنیا بە ڕۆژ لە ماڵەوە ئیستراحەتکەن شەو بێنە دەرەوە بەڵکو دەبێت کاتەکانی خۆیان سیستەمی ژیانی خۆیان بگونجێن بە پێی کارەکانیان بەڵێ نەورەس عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکە
بەردەوامی و دکتۆر ئەگەڕێمەوە لات جارێکی تر باسی ئەو کەسانە بکەین کە لە مانگی ڕەمەزانە زۆر کەسەڵێ من ئەو ئەرکانەی دیکە کە لە سەرمە جێبەجێ ئەەکەم ئەرکە ئاینیەکان بە ڕۆژوژ نەبم ئاساییە ئایا ئەگەر کەسێک ئەرکەکانی دیکەی بەجێهێناوە بە ڕۆژوو نەبوو ئیتر ئەوە چونکە خەڵک بەو چاوە سێریەکە کە لای خوا قبول کراونیە یان ئەو ئەرکانی دیکەی کە بەجێهێناوە وەکو بە ڕۆژوو بوون نییە خۆی لە ڕاستیدا ئەمە وەکو مسلمان چەند ئەرکێکمان لەسرە لە هەمووی گرنگتر و بەرچاوتر و دیارتر نوێژە کە ئەوە ڕۆژانە 5,000 واجبە بیکەین اینجا دوایی ساڵانە جارێک بە ڕۆژوبوونی مانجی ڕەمەزانە اینجا لە ژیانمان جارێک سەردانی ماڵی خوایە حەجکردنە اینجا دوایی زەکاتدان ئەوەش هەر ساڵانە جارەکە بەپێی ئەوەی کە ماڵی هەیە و ساڵی بەسەر بسوڕێتەوە اینجا ئەو ئەرکانە اینجا بیدایەتیشی کە ئیمان هێنان و شەهادە هێنانە بەخوای گەورە ئەو 5 ئەرکە هەر ئەرکێک تەواوکەری ئەرکەچی ترە خۆی لە ڕاستیدا بەڵام لە هەمان کاتیش وانییە ئەگەر کەسێک بڵێن لۆ نمونە نوێژ ئەکا ڕۆژی ئەگری ئەوەی کرد بەس زەکاتی نەدا یان مەسەن بە ڕۆژی نەبوو بڵێن وڵا نوێژەکانی قبوڵێ نەخێر نوێژ هیچ پەیوەندی بەوەی تروە نییە قبوڵە بە تاکید لەکن خوای گەورە چکە خوای گەورە خۆی زۆر بەڕەحمە لە گەبەندەکانی خۆی بە هەموو شێوازێک ئەو ئەرک و واجباتەنەی کە ئێستا داینایە بۆ چییە بۆ تاقیکردنەوەی بەندەکانە بزانانی ئایا تا سەڵاتەیەک پابندە بە فەرمانەکانی خوای کە لەوانەیە لە کاتی ئەرکەکانیش کەم تەرخەمیشی هەبی وەکو پێویست هەندێکیشینەکە بەڵام خوا هێشتا زۆر بەڕەحمە بەس ئەوەی کە هەر نایکە ئەوە زۆر باش نییە کە خراپەیەک دووەمیش تەبان ئەگەر ئینسان مرۆڤ بتوانانی هەر هەمووی بە جوانی بکە وەکو یەکەم زار کە هاتنە ناو دینە هاتنەوە ئیسلامە بە کەلیمەی شەهادە دووەم نوێشکردنە سێم کە ڕۆژی گرتنە ساڵێزارەکە اینجا ئەگەر ماڵ و سامانی هەبوو اینجا زەکاتدانە اینجا دوای حەجکردنە بە پێی توانا و بە پێی گونجان ئەوانە هەمووی تەواوکو باسم کرد تاواوکەری یەکن بەڵام هەر یەکەش و ئەوەی خۆشی هەیە ینی بەنسبەت ئەرکەچی سربەخۆیە ئەرکەچی جیایە لەگەر ئەرکەکەی تر هەر یەکە و سربەخۆی و مستەقیلە دەتوانی ئەوەی کرد ئەجر و پاداشی خۆی بەدەستدەینی ئەوەی تری کرد ئەجر و پاداشی خۆی بەدەستدەینی هەر کەسێکە ئەرکانی جێبەجێ کرد ئیتر ئەوە هەموو ئەرکە ئاینەکانی بەجێهێناوە هیچی تری لەسەر نییە زۆر گرینگە ئەو پرسیارە یەشێک لە سەحابەکان لە پێغەمبەری کرد ساوسەلەم گوتی ئەی پێغەمبەری خوا ئەڕائیتە ئین صەلەیت الخەمسە وصمت رمضان وحجيت البيت وأديت الزكاة كأو واجبانم همو كرد خوالي برازي أبي فرموي بلي خوالي رازي أبي فقال لا أزيد على ذلك ولا أنقص تواو أي بيغمبري خوال لو زياترناكم ولوش كم ترناكم فرموي أتو إن شاء الله خوالي تخوش بيت باش كواتا أوا جرينجا بس لبال أوش دلباتشي إنسان رازقوي إنسان ساكا كردني ئینسان ئەوانە خۆی لۆ چییە؟ ئێستا ئەمە من لێرە حەزمە کرد بەڕاستی لەو بەرنمەیە تیشک بخەمە سەر خاڵێک کە زۆر گرینگە بەڕاستی ئەوەیە کە ئەویش ئێمە چەند مافێکمان هەیە لە ژیان کە خوای گەورە دیاری کردیە مافی عەبد مافی خوا لەسەر بەندە مافی بەندە لەگەر بەندە عەبد لەگەر عەبد ئینسان لەگەر ئینسان مرۆڤ لەگەر مرۆڤ تەبەن ئەوەی کە خوا لەگەڵ مرۆڤ کردیەتی باوەڕ پێهێنانە و ئەرکە جێبەجێکردنەکانە اینجا ئەگەر لەو فەرەزنا شخصەکە باوڕشی بەخوا نەبوو ئەرکەکانیشی جێبەجێ نەکرد ئەوە بەس پەیوەندی بە خۆی خوای خۆی هەیە تەماشات کردی ئەوە وەکو مرۆڤێک لەسەر ئەو زەویە دەژی و ئەوەندە خوا گەورە عمری لۆدانایە عمری خۆی بەسەر دەبە و لەوانەیە کەسێکی زۆر گونجاویش بی لە ناو کۆمەلگا بەڵام لێرە کەم و کۆڕی هەیە خاڵی دووەم کە زۆر گرینگە ئەوە ڕەبتی بە دنیاوە هەیە مافی مرۆڤەکان لەسەر مرۆڤەکان ئەوە زۆر مهمە یعنی ئەگەر کەسێک مافی خوای پێشێل کرد خوای گەورە زۆر ئەرحەم الراحیمین ئەگەر تۆبەی کرد استیغفاری کرد خوا لەوانەیە زۆر بە ئاسایی لێ خۆش بیت بەڵام ئەگەر مافی بەندەی پێشێل کرد مافی مرۆڤێکی پێشێل کرد زوڵمی لێ کرد ستەمی لێ کرد یاخود بەنەحەق کوشتی یاخود هەر شتێکی تری لەگەڵ کرد ئەوە خوای گەورە لێ خۆش نابی ئەگەر ئیلا دەبی بەندەکە لێ خۆش بیت چونکە ئەوە مافە ڕەبتی بە ئینسانەوەکە هەیە حتا ئینسانەکە لێ خۆش نەبی خوای گەورە لێ خۆش نابیت تەماشات کردیە اینجا ئەوەی کە زۆر گرینگە ئێمە کاتێک نوێژەکەین ڕۆژی ئەگرین چاکە ئەەکەین خەیرە ئەەکەین سەدەقات ئەەکەین پێویستە هەموو ئەوانە ئەجر و پاداشە لۆ خۆمان بەرامبەر خوامان تەماشات کردیە بەڵام ئەو پەیوەندیەی کە ئێمە لەگەر یەکتر ئەبەستیتەوە
ئەوەیە کە تەجاوز نەکەینە سەر یەکتر مافی یەکتر نەخۆین حەق یەکتر پێشێل نەکەین زوڵم لە یەکتر نەکەین ستەم لە یەکتر نەکەین ئەوانە زۆر زۆر گرنگە ئەو پەیامە پیرۆزانەی دین کە نوێژە و ڕۆژیە و حەز و زەکات و هەموو ئەو شتانەی ترە یاخود ئەو ئەمانەت و ئەخلاق و ڕەوشتە بەرزانەی کە ئیسلام فێرمانەکە هەمووی بۆ ئەوەیە کە مافیەکتر نەخۆین زوڵم و ستەم بەرامبەر یەک نەکەین ئەوە ئەساسەکەیە ئەگەر هەر کەسێک ئەوەی کرد بە تاکید خوای گەورە لێ خۆش نابی لە ڕۆژی دوایی لێ خۆشببوونەکەش چییە ڕەبتی بە کەسەکەەوە هەیە کەەوە مافی خواردیە ئیلا دەبێ ئەوە بەرامبەر یەک بکرێنەوە و مافەکان لەسەرێکتر لە بکە کەسانێکان ئەرکایانیەکانیان بەجێ هێنن خراپەیان بۆ کەس نییە بەڵام چاکەشیان نییە ئەوانە چۆن پێناساکرێن لە ئاینی ئیسلام ئەوانەی کە ئەرکە ئاینیەکان بەجێ ئەگەینن و هیچ خراپەشیان لە هیچ کەس نیە ئەوانە باشترین مرۆڤی سەرزەوین بەڕاستی لەبەرچی لەبەر ئەوەی ئەو ئەرکە پیرۆزانەی کە لە بینی پەیوەندی دروست ئەکات لە بینی مرۆڤ و خوا بەو ئەرکانات دەست پێەکە ئینجا ئەوەی کە ئەو ئەرکانەی کرد ئەو پەیوەندی بەهێز بوو لەگە خوای گەورە بە تاکید نابێتە کەسێکەوە ستەم بک لە کەسێکی تر یاخود مافی کەسێکی تر پێشێرکە یاخود ئەزیەتی کەسێکی تر بدە تەماشات کردیە ئەگەر ئەو ئەرکانە بەڕاست و دروستی بکات بەڵام ئەگەر بالمقابل تەماشا بکەین لەوانەیە زۆر کەس ئەوانەی کە نوێژیش ئەکەن ڕۆژیش ئەگرن لە هەمان کاتیش زوڵم بکەن ستەم بکەن مافی خەڵک پێشێرکەن ئێستا لە بازارەکان تەماشا بکە لەوانەیە ئەوانەی کە زۆر تیزارەت و معاملەکەن مەبەستم هەمویان نییە تەبەن زۆر کەسی وا هەیە لەوانەیە نوێژیش نەکە بەس کەسێکی زۆر زۆر گونجاوە لە معاملە و تیزارەتەکەی غەڵەت ناکە مافی کەس پێشێل ناکە شتی هێڵە ناکە بەڵام کەسانی واشەیە نوێشکەرە لە هەمان کات تەماشایکە زۆر گرانزانە زۆر لە معاملە خراپە لەگە خەڵک ئەوە بە تەواوی لە ئەرکە دینیەکەی خۆی تێنەگەیشتیە چونکە ئەرکە دینیەکان لۆ چییە لۆ ئەوەیە ئەو مرۆڤە پاک و پاڵفتە و ڕاست و دروست و گونجا و باش بێ لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەری ئینجا مرۆڤەکانی دەوروبەری یەکەم دایک و باوک بە دەرەجە یەک دوای هاوسەر دوای مناڵەکان ئینجا دوای جیرانەکان ئینجا دوای خەڵکی گەڕک ئینجا دوای نەخزم و ناسیار و دۆست و برادەر و ڕەفیق و خەڵکی گشتیش بەگشتی ینی هەموو ئەوانە باشترین فرمودەی پێغەمبەرە فەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده باشترین مسلمان ئەو کەسەیە کە مسلمانە لە دەست و زبانی ئەمین بن ینی ئەوە زۆر زۆر گرنگە کە ئەمن نوێژ بکەم ڕۆژی بگرم ئەرکە دینیەکانم جێبەجێ بکەم ئەبێ زمانم زۆر پاک بێ غیبەتی خەڵک نەکەم ئەزیەتی خەڵک نەدەم دەستم پاک بێ غەش لە خەڵک نەکەم خراپە نەکەم زوڵم و ستەم نەکەم ینی ئەو ئەرکە ئاینیانە لۆ چییە لەوەیە کە خەڵکەکان باشە دکتۆر پرسیارەکەی منیش ئەوە بوو ئەگەر هات و چاکەشینەوە نە کەسێک توانای هەیە بەڵام هاوکاری کەس ناکە و لە ماڵی خۆی دانیشتبوو نە چاکی هەیە نەخراپە مادام چاکەکان بکە خۆی باشتێکی تڵ پێبرم زانایانی شارەزانی بواری ئوسول ڕەحمەتی خۆیان لەوی زۆر بە دەقیقی شتێک باسەکەن ئەڵێن مرۆڤ ئەگەر بەس خراپە نەکە بەس خراپە نەکە تەماشاکە ئەوتر هەموو چاکەیە بەس خراپە نەکە تەماشای زۆر گرینگە با چاکەی نەبیت مهم ئەو خراپەی نەکردیە غەدر لە کەس ناکە زوڵم لە کەس ناکە ستەم لە کەس ناکە مافی کەس پێشێل ناکە حەقی کەس ناخوا لە هەمان کاتیش خۆی و خوای خۆی عیبادەتەکان جێبەجێەکە و ئەوە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نیە تەماشای ئەو خۆی لە خۆیدا باشترین ئینسانە لۆ چکە خراپەی نەکردیە با کەسێک هەموو ئەرکە باشەکان بکە تەماشات کردیە ئەگە زوڵمی لە کەسێک کرد مافی کەسێکی پێشێل کرد حەقی کەسێکی خوارد ئەوە چاکەکانی هەمووی زەڵبی سفرە بێتەوە بەس نییە غیبەت ئێستا زۆر لای ئێمە لەوانەیە لێرە حەزەکەم خوشکوبرایان ئەوانی گیان لێمان هەیە سوود لەو خاڵی وەرگین غیبەت بوویتە شتێکی زۆر زۆر ئاسایی خوشکان ئافرەتان پێکەوە دادەنیشن دەست پێ دەکەن غیبەتی خەڵک دەکەن وای لێ هاتی ئێستا گەنجانیش کوڕانیش یان پیاوانیش دادەنیشن لە مەجلیسەکانیان دەست بە غیبەتەکەن ئەوە زۆر شتێکی جاران هەر ژن وە جاران ژن بوو ئێستا پەڕیتەوە ناو پیاوانیش تەماشات کردیە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە دەڵێ غیبەتکردن باسکردنی خەڵک بە دروستی حتا گەشتەکەشی تێدا بوو باش نییە باسی بکەی لۆ چونکە کە باست کرد هیچ لە وەزاکەی ناگۆڕی ئەتو کە باسیەکەی لۆ چارەسەر باسی ناکەی لۆ مەجلیسەکەی پێخۆشکەی هەر باسی نەکەی باشترە دەڵێ هەر کەسێک ئەو کارە بکە خێر و حەسەناتەکانی نامینێ خێر و حەسەن دەڵێ دەجێڕنەوە دەڵێن زانایەکی گەورە یەکێکە لە کیبار تابعین ئیمامی حەسەنی بەسری لەوانەیە بەڕێزت جێت لێ بۆ خەڵکانێک زۆر ناویان بجێ بووە ئیمامی حەسەنی بەسری دەڵێ پیاوێک هەبوو هەموو ناوە شیرنی لۆ ئەنارد خورمایە و پاقلاوەیە و شتی بۆ ئەنارد
دەیانگوتە ئیمام ئەتو لۆلۆی دەنێری ئەوە زۆر غیبەتی تو دەکا دەڵێ لەبەر ئەوە لۆی ئەنێرم ئەوە گوناحەکانی من لەسەر خۆی بارەکە دەڵێ وەختێک کە بیدنی ئەوەندە باشە لەگەری ئەوەندە پیاوێکی چاکە و چاکەی لەگەڵەکە وازی هێنا تەوبەی کرد و هاتە لای دەرێت چیدی شیرینی لۆ نەنارد گوتی ئەو لۆ پێشانە من ئەوەندە غیبەتی توم دەکرد شیرینی لۆ نەناردم ئێستا هیچم لۆ نانێری گوتی لەبەرەوەی ئەو کاتە هەموو گوناحەکانی مت ڕەشە کردەوە لەسەر خۆت بارە کرد لۆی ئەمیش پاداشمە کردەوە ئێستا کەوا ناکە ئەمیش هیچ پاداشت ناکەمەوە تەماشای خۆی لە خۆیدا شتێکی زۆر خراپە کەسێک ئەگەر خاوەن ئیمانە چاکەیەک بکە خێر و واجبەتەکان بکە لەگە خۆی گەۆ لە پەنای ئەوەش خراپە بکە ئەگەر وای کرد چاکانی قیمەتی نامێنێت بەهای نامێنێت خۆی بەڕاستی ئەوەی لە دین تێگەیشتبی ئەوەیە کە کەسێکی زۆر گونجاو بیت کەسێکی زۆر زۆر دڵگەشت بیت کەسێک بی دایمەن خێری بۆ دەوروبەری بوێت دایمەن هەوڵ بدە خەڵکەکە بەرەو خۆشی ببات خەڵکەکە بەرەو باشە ببات نەک کەسێکی دین ئیمان و دینی هەیە لەگەڵ خی گەورە ئەگەر بینی کەسێک نوێژ ناکە بە تۆڕی تەماشای بکات ئەگەر بینی کەسێکوان نەخێر بەلاکەس ئەگەر ئەمن خاوەندین و ئیمانێکی باشم ئەوەی کە نوێژیش ناکە ئەبێ زۆر خۆشم بوێت ئەوەی کە خوانەخواستە خراپەیەکی چەکە ئەبێ هەر خۆشم بوێت لۆ تاوکو دەستی بگرم بەرەو چاکەی بینم پێغەمبەری خۆشەویستمان لە فەرمودەیەک ئیمامی ترمذی ڕیوایەتێکە فەرمێ لا تكونوا عون الشيطان على أخيكم نسن ببنە یارمەتی دەری شەیتان بۆی برایەکەتان زووتر تووشی گوناحکەن کاتێک شەیتان فێڵی لەکە دەیبا بەرەو غەڵەتێک بەرەو گوناحێک ئەتوش خراپتر پشتی تیەکەی غیبەتی ئەەکەی یارمەتی نادەی لەگەڵی پێ ناکەنی قسەیەکی خۆشی لەگەڵ ناکەی بۆیە یارمەتی دەری شەیتان بۆی تووشی گوناح بێ زیاتر تەماشات کردیە پێویستە تو دڵی بۆ بکەیتەوە پێویستە تو قسەی خۆشی لەگەڵ بکەی پێویستە تو هاوکاری بی ڕەفیقی بی برادری بی زیاتر دەستی بگری بەرەو خێر و باشەی بینی ئەوە ڕاستەقینەی ئیسلامە بەڵێ دکتۆر مەغدید کەریم خۆشنا و مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئەو کەسانی کە ژیان لێمان بۆ هیوادارم مای سوود بوو بێ بە هەمولایەک دەستخۆش زۆر ئەچینە سلێمانی و ئەم شەو کاروان بە بابەتێکی جیاوازتر لەگەڵمانە بێت کاروانم کاتت باش خۆت ئاماژە بکەی ئەم شەو چیت ئامادە کردووە بۆ بینەرانی کوردستان 24 لە بینەرانی کوردستان 24 هەڵبەتە لەم پاشێەوە هەوڵەدەین لە شاری سلێمانی کۆمەڵەیەک لەو هونەرمەند و شاعیر و مناجات خوێنانەی کە لەم شارەدا هەن لە مەولودنامەکان لە بۆنەوە مناسبەت تایبەتەکان ئەوان بۆنیان هەیە و مەراسیم پێشکەشەکەن و گۆرانیان هەیە و ئەلبوم و تراکاتیان هەبووە بەسەریان بکەینەوە تا بزانین ئەوان هەستیان لە پاشێوان و لە ڕەمەزانانە چۆنە و چ بەرهەمێکی دیکەیان هەیە و پێکەوە گفتگوویەکەکەین میوانی ئەم شەومان کە من لە ماڵی هونەرمەند هێمن پێنجێنیم کاکە بڵێ سێش بەدەف لەگەڵمان بەشدارە بێ ساوتان لێبێ و ماندوومان کردن نەفشە و ئەڵبەتە بۆی هێمن پێنجێنی ڕەنگە زۆر کەس لە ڕێ بەرهەمەکانیەوە بیناسێ من بۆی بیشی ناسێنمەوە ئەم ناوی هێمن ئەحمەد فەتحوڵایە لە دایکبووی ساڵی 1986 لە شاری سلێمانی بەڕۆنامی دیبلۆمی لە بواری دەرمانی جیایی و جیا دەرمانی سروشتیدا هەیە ئەندامی دەستەی ئاشتەوایی دینی و مەزهەبەکان بە تایبەتی مەزهەبی شیعە و سونەیە لە ساڵی 2007ەوە زیاتر لە 10 ساڵە کاری هونەریەکە زیاتر لە 40 تراکی بەرهەم هێنراوی هونەری هەیە 5 ئەلبومی بەرهەم هێنراوی هەبوو وەکو ئەلبوم وە کلیپ زیاتر لە 9 کلیپی بەنی بەرهەم هێنا و کردویەتی و بڵاوی کردو لە میدیا و لە تەلەڤیزیۆنەکان و تراکێکی بۆ مانگی ڕەمەزان بۆ ئەم مانگە ئامادە کردبوو بەڵام بۆ خۆی پێش بەرنامەکە باسی کرد پێ ڕانەگەیشتووە کە کلیپەکە بەرهەم بهێنێ و بیا بە گوێی هاوادارانی کە چاوەڕێی بەرهەمەکانی ئەمن و پێکەوەم شەو هەم گفتگوویەکەکەین هەم جۆمان لە هەنێ مناجاتە بێ لایەن کاکێمن و بە هاوکاری کاکە بڵێسە بە دەفەکەی کاکێمن سڵاو لێ بێ زۆر زۆر سپاس بۆ ئەو دیدارە ماندوومان کردن بەم کاتی شەو جەنابەت ئەگەر سڵاوی خۆت بگەین تو داتە گفتگووەکەین فەربوو سپاس بە تۆ کاکاروان بەخێر بێن شەوتان باش بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان من پێنجێنی لە خزمەتانم هیوادارم مانگی ڕەمەزان و ئەم شەو ببێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک و بەرەکەتی مانگی ڕەمەزاندا بارێ بەسەر هەموو سفرەی خوانی هەموو ماڵێکا بە تایبەتی دایکە شەهیدەکان سەری ڕێز و نەوازش دانێنین بۆیان بە هیوام ئەم مانگا ببێتە مانگێکی بەرەکەت و خۆشی بۆ هەموو لایەکی ئینشاءالله و سپاس بۆ تۆ کاکاروانم بەخێر بێن جەنابیشت ماندوو نەبن کاک بڵێ سەگەر ئەو مایکە بەکاربهێنی جەنابیشت هەر سڵاوی خۆت بکەی و لەکەی ئەگەر پێم بڵێ لەگەڵ ئامێری دەفا خەریکی و تا چەنە لەگەڵ کاکێبنە لە بۆنە مناسبەکان بە تایبەتی لە مەولودنامەکان ئێوە بەیەکەوە کارەکەن
زۆر سپاس سەرەتا ببوونی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبای لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی یەکەم هیوادارم ئەم ساڵ بێتە مای خۆشحاڵی بۆ هەموو مسلمانانی کوردستان بە تایبەتی زۆر باشە هەر لە مناڵیەوە لە تەکێ و خانەخەکانە فێری ئالەتی دەبووم زیاتر لە کاگە منیشا بۆ هەموو مەولودەکان و بۆ کۆنسێرەکان زیاتر لە کاگە منا بەشداریەکەین و خولیایکی خۆمە حەزم لێ بۆ چەند ساڵێکە خەریکیەوە ماندوو نەبی بێگومان مایکەکە بیتەوە بە کاکێبن با هەر سەرەتا بە مەقامێک دەست پێکەم پێم وایە ڕاستی پێنجگا مەقامەکە شێری حەزرەتی نادیە کە پێشتر گفتوگۆمان لەسەر کرد دەف بەکارێنی لە مەقامە یان تەنها وەکو بەڵێ باشە با گوێمان لە جەنابتان بێ و فەرموون کە تۆ قیبلا دەمە سابێنە قوربان لەسەر قوبلا گەڵن مەشکێنە قوربان وەرە بڕواران تو دەستی حەنایکی هەموو خۆ خوێنە قوربان شەقیکە غەیری حوبی تۆی تێدا بێ بەدەستی خۆ دڵم دەربێنە قوربان لە بۆ خەڵکی خەڵات بەخشانی ماچە خەڵاتی هەموو خۆجوێنە قوربان لە بۆ خەڵکی خەڵات بەخشانی ماچە خەڵاتی من هەموو خۆجوێنە قوربان کە تۆ قیبلا کە تۆ قیبلا دەمت سابێنە قوربان لەسەر قوبلا گڵێن مەشکێنە قوربان خێر بێنەوە ئەی شارەزایی کرد دەربارەی شارە کلاسیکەکان هەیە کاکێ من ئەم شاری نالی بۆ ساڵی چەند نووسراوە تا چەنە بایەخ بە شارە کلاسیکیان ئەدرێ بە ئەو پرسیارش بکەین ئێستا دقیقی نازانم ساڵی چەند نووسراوە بەڵام کاری ئێمە لەبەرەوەی کە عیرفانەت و تەسەوفە ئەساسی کارەکانمان پشت بەستنە بە شارە کلاسیکەکان لەبەرەوەی کە بەڕاستێکیش ئەم شاعیرانە معنەویاتێکی زۆر زۆریان هەبووە لە شعری کوردیە و بە تایبەت لە ناو تەسەوف و لە ناو عیرفانەتە کە ئەساسی زۆر باش ئێستش کە مەجلیسە ئاینیەکان کە مەجلیسەکانی مناجات و مولودنامەکان ئەجێڕێ کە ئێوە قەسیدەی تێ ئەڵێن زۆرتر هەرە و شارە کلاسیکیانە بەکاریان نەکرد شاعیرانی سەردەمیش بەکاریان بە تەئکید زۆرتر زیاتر شعری کلاسیکە کۆنەکان بەکارێنین لەبەرەوەی کە کاکاروان ئەو شعرانی کە ئەنووسرێ هەمووی مەرحەلاتە لە تەسەوفە هەمووی مدەڕیج و هەمووی مەرحەلاتە کە ئەو شاعیرانە زۆربەی شاعیرە کۆنەکانی خۆمان ئەم حاڵەتانیان بڕیوە ئەمە بەشە عیرفانەتانیان بڕیوە زیاتر تایە پێوەدی بە وەزن و قافیەوە نییە هەندێک لە شێعرە کلاسیکەکان بنە ئەو وەزن و قافی و کێشی عروض و ئوستانی کە بەکاردێتە لە شێعری ئێستانەی دۆزیتەوە ئەسڵەن ئەوە هەر ڕیتمی مۆسیقای شعرەکە یعنی تو ئەوە نەبێ ناتوانانی بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی معناوە شاعیرەکان ئەوەی کە ئێڵێن زۆری ئەساسەکەی لە حەدیث و لە قورئان دەرهاتووە بەستن بە قورئان بە تەئکید بەڵام تۆزێک قوڵترە ئەتوانین زیاتر شیکردنەوەی بۆ بکە یعنی بۆیە هەمیشە
حەزرەتی نالی یا مەحوی ئەمانە زۆرتر ئەساسی ڕۆیایی شعرەکانیان لە ئاەتی قورئانی و دەرهێناوە. زۆر باشە کاکێ من ئێستای هوەری کوردی بە تایبەتی هوەری مناجات و تەواشەحیەکان هوەری ئیسلامی کە ناوی هەیە لەکوێی قۆناغە هوەریەکە ئایا بەڕاستی بەرەو پێش چووە یان وەستاوە یان نەخێر پاشەکشەیشی پێوە کا کاروان سپاس بخوا ئەمڕۆ ئەمە تەکنۆلۆژیا زۆر بووە ینی بەڕاستی ینی ئەگەر مۆبایلی هەر کەسێ بکەیتەوە میمۆری هەر کەسێک سیر بکەی ئەگەر لە 100 گۆرانی بەلانی کەمەوە دەموناجات و شتی دینی و سرودی دینی تیا ئەمە جێ دڵخۆشکەریە کە خەڵکێک ئێستا تازەیتر ئەگەڕێتەوە بۆ حاڵەتە ڕۆحیەکان کە تەنها لە سرودی دینی و لە مەداحی و لە مەولودخوانی و لە حاڵەتە ڕۆحیە عیرفانیەکان تەنانەت هێڵەکانی پێنجی کۆمپانیا گەورەکانیش پێ دەڵێن کە ئەتوانن گۆرانی مناجاتی فڵان کەسێ بۆ بنێرن ئەوەی شەر پێشکەوتووە ئەکرێت جومان لە بەرهەمێکی تر بێ کاکێ من ئەکرێت بن ئەو پرسیارە بکەم وتت بەرهەمێکت هەیە بۆ بەڵام فریان نەکەوتی کلیپی بکەیت بە شێکمان گوێ لێ وەڵاهی کوردی فارسیە ئەوە لەگەڵ برایی بەڕێزم مامۆستا بیلال لە کەیوانی کرمان بەڵێ باشە سڵاوڕێز بۆ کاک بیلالی چای ماچەکەم بەڵام دەرفەت نەبوو ڕاستیەکەی لەبەر مەشغەڵات کاری بۆ بکەین ئینشاءالله ئەکرێت جومانە کۆپێکی بێ بەسەر چاو شعرەکە فارسیە شعری شێخ عەبدولقادری گەیلانیە بەڕەحمەت بێ بەڵێ فارسی و کوردیە ئەگەر بێ ئەدەبیم نەکرد بێ لە خزمەتانە زۆر سپاس فەرموو بحجابان كسينيس بجوز ويردت در خانه ما بكسينيس بجوز ويردت در خانه ما اگر ناكير ببرسي بيلك يا خدايتو علم يا کاکێ من کۆمەڵی لەو هونەرمەندانەی کە لەبەر مناجاتە کارەکان هەوڵتان نێیاوە بێکەوە پرۆژێکتان هەبێت لەگەڵ کۆمەڵی میوزیسیەنی دیکە بێکەوە کاری هاوبەشتان هەبێت لە گروپێک لە کۆمەڵەیەکە یەک بگرنەوە ئیشەکانتان باشتر دەرکەوێت لەبەرەوەی کە هونەرمەندەکان ئەوانەی کە دیار و تۆزێک لەبەر چاوان هەر کەسیان مەشغەڵەتێکی خۆیان هەیە تا ئێسەوارە نەکەوتو کە هەومان پێکەوە کارێکی هاوبەشکەین بەڵام ئەم کارەمان و چەند کارێکی تریشم هەیە هەر لەگەڵ مامۆستا بیلال کەیوانی کە هەمیشە لە بەرنامەکانە یا لە دەروی کوردستان کە بەرنامەیە فیستیڤاڵێکی عالەمیە بێ پێکەوە داوازین و بەشداریەکەین بێکەوە کارەکە بیرتان لەو نەکرێتەوە زۆر لەو هونەرمەندانە یەک بکردنەوە وەڵڵاهی ڕاستیەکەی خۆت دەزانی ئەم زۆرۆفە تەکنەلۆژیا هەمومان لێک دوورخستۆتەوە و هەمیشەش لە باخەڵ یەکین بە مۆبایلەکە ئاین بەڕاستی ئەو تۆسێک کێشەیە زۆر باش هەم لێزیکین پێکەوە هەم فاسیلێکی وجودیشمان هەیە کە زۆر لێک دووری تا چەندە بەردەوام بۆ نمونە بە ئەو ماڵانی یان کە تەلەفۆن بۆ جەنابتانەکەن مەولود خوێندنەوە ئەمانە تا چەندە ماوە ئەو مەڕاستی بەڕاستی تۆزێک لە سلێمانیا ئەو شتەکەمە بەداخەوە زۆر کاڵا زیاتر لە هەولێر هەولێر بەڵام ئێمە من زیاتر دانیشتنەکانی مەولود ناخوێنم بۆ ماڵان بەکاری ئێمە هی میدیاییە یا بەرناماتە یا مؤتەمەراتی عالەمیە یان فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە وەک چی بەشدارە بن لە مؤتەمەراتی دەولی ئێمە هەمووەکو کورت جارێکە بۆ نمونە فیستیڤاڵێک کرا فیستیڤاڵی ڕەزاو لە سەرتاسەری ئێرانە ئێمە وەکو هونەرمەندێکی کوردی باشوور بەشبانیمان کرد هەموو کورسونەش بەڵێ زۆر باشە سپاس بۆخوا کاک بڵێشش شاید حاڵەکە پلی یەکەمان هێنا لە سەرتاسەری ئێرانە لە بەشی وێژەیە پیرۆسان بێ زۆر باشە ئێمە زیاتر بەرنامەکانمان ماڵان نییە دەرەوەیە میدیاییە و بەرنامێنانی کاری تراکات و ئەلبومات ماندوو نەبن من ئەمەیە کۆتا بەرهەم
گوێمان لێبێ ئەگەر بە کورتیش بێ زۆر سوپاس چەند مەقامێکمان نوت ئەگەر ئەمەیان بەستەیەک بێت و دەفێش لەگەڵت هاوکار بێ و خۆشحاڵە بین و مادوومان کردن پێم خۆشە ئاماژە بەم شعرە بەم ئەم شعرە هی جەنابی کاکشی حسێنە کاکشی حسێنی شێخ کاکە حەمەی کەس نەزانی لە پێنجێن دانیشن بەس پێنجێن نیە تازە وەکو پێنجێنیش خەڵکی کەس نەزانە زۆر باشە ئەم شعرە پێم خۆشە هەم لەم شەوەیە پێشکەشی تۆ هەموو هەوادارانی بکەم فەرموەرەکان و ئینشەڵا وەزڵتانە بێگومان ڕوومانە بێ فەرموو کاکەم ئەگەر لوتفی هەبێ یا رب ئیمان ئابێ بپەرژینە ئیمان ئابێ بپەرژینە لە باتی سایری دنیاکە بە چاوی دڵتۆ بینە بە چاوی دڵتۆ بینە چەندە دۆزەخ بڵێ سایبێ باکمیە لە شەڕاوی باکمیە لە شەڕاوی بە عەشقی تۆ گەڕژابێ بەسەر سینەم داسینە بەسەر سینەم داسینە ئەگەر لوتفی هەبێ لباتی سایری دنیاکە بە چاوی دڵتۆ بینە بە چاوی دڵتۆ بینە ئەگەر چینی ناوچاوی ببینێ ڕووی جەمالی تۆ ببینێ ڕووی جەمالی تۆ مەبەستم بەندەگی تۆیە ئەواتم تۆی ژیانم تۆی دڵعەرشە و جێتای دینە دڵعەرشە و جێتای دینە ئەگەر لوتفت هەبێ یا رب ئیمان ئابێ بپەرژینە ئیمان ئابێ بپەرژینە لباتی سایری دنیاکە بە چاوی دڵتۆ بینێ بە چاوی دڵتۆ ئەبینێ مادونە بن زۆر دەستان خۆش بێ کاکە بڵێ کاکەم پێنجێری هونەرمەند زۆر سپاس بوو برن دەرفەتەکە هەر بەو جۆرە بۆ حەزمانەکە زیاتر بەردەوام بین میوانی دیکە لە بەرنامەکە هەن لە هەولێر کە چاوەڕانن ئەوانیش بابەتێکی خۆیان پێشکەش بکەن هەڵبەتە زۆر سپاس بۆ خانەوادەکەشتان سپاس بۆ شەربەت و میوە و شیرینی و مادوومان کردن کە لە نزیکیە من دانیشتون ئێستا هیوادارم جنابیش هەر بەردەوام بی لە کارەکەت بێگومان سارا ئێمە لە شەوانی دیکەیش کۆمەڵێک لەو ماڵانی دیکەش بەسەرەکەین و کە هەندێکیان ئەلبومیان هەیە بەرهەمیان هەیە بۆ یەکەم جار لە ڕێگەی کوردستان 24ەوە زانیاری دەربارەی بەرهەمەکانیان لە خەنە ڕوو منیش دەگەڕێمەوە بۆ لایەوە کاروان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانیشت بەڕێزان هەر لە تەوەری هونەریدا دەمێنینەوە دەچینە لای هونەرمەندێکی دیکە کە لەگەڵ ئێمە ئامادەیە ئەویش زیرەک ئەمین کاک زیرەک ئەم کاتت باش زۆر بەخێربێ زۆر سپاس شەوی ئێوەش خۆش و ماشەڵڵا حەدیقەیەکی خۆش دانیشتوین و لە کەناڵێکی زۆر جوان هیوادارم کەناڵ 24 بەرهەمی جوانتر و هونەریتر و ڕەمەزانیش پیرۆزەکەم لە هەموو خەڵکی کوردستان وەکو فرسەتێک لەو شەوە هیوادارم کەوا بێت بە خێر و بەرەکەت بۆ هەموو میلەتی کورد و گەلانی مسلمان زۆر سپاس بێگومانم باخچێش بۆ خزمەتی میوانەکانی کوردستان 24 زۆر سپاس زۆر بەخێربی بەردەوای بینە سەر قسە و گفتوگۆکانمان پێکەوە بەشێک لە بەرهەمەکەت ئەبینین کە ئەویش بەرهەمێکی ئاینیە و بەتایبەت
لە مانگی ڕەمەزان کە زیاتر بایەخ بە بەرهەمە ئاینیەکانە درێ پێکەوە بەشێکی بین. من بكردي خم دنازم 100,000 زارش سپاس من بكردي خم دنازم 100,000 زارش سپاس طالع کاک زیرەک بینە سەر باسکردن لەو بەرهەمە تۆمارکردنی کەی بووە چۆن بووە تێکستەکەی ئاواز بە گشتی ئەگەر باسی بەرهەمەکەت بکەین. ئەو بەرهەمە ئەوان لە سەرەتاوە شعرەکەی وەک کۆپلەی کوردیەیەکەوە وەک مەقام گوتومە بیدایەت ئەوە ئی باوکی ڕەحمەتیمە هەزار ڕەحمەت بۆ خۆشەویستم زۆر سپاس بەڵام لە خۆشەویستی ئەوەوە بەڕاستی و لە خۆشەویستی ڕەمەزانەوە حەزم کردکەوە وەکو وەفایەک وەکو یادگاریەکیش هەم بۆ ئەو هەم بۆ ڕەمەزانیش بۆ مانجێ پیرۆزی ڕەمەزان بەرهەمێک تۆمار بکەم ئەجینا بن وەکو بەڕاستی ینی وەکو گۆرانی بێژ یان وەکو مەجای گۆرانی حەز ناکەم زۆر زۆر کار بکەم زۆریش داوام لێ دەکرێت بەڕاستی بەڵام بەڕاستی من لەوە نیگەرانم کەوا زۆر لە گۆرانی بێژان حکمەوەی کە لە ستۆدیۆ کارەکەم زۆر لە گۆرانی بێژانە بینم کەوا مەشهورە بن یان خەڵک ئەیان ناسیە و لە تەلەڤیزیۆنەکان دەرەکەونەوەوانە حڕەتی ژیانیان زۆر زۆر زەحمەتە ینی ناتوانن بە بەراحەتی خۆیان بچن پیاسەیەکی بازار بکەن لەبەرەوەی بەداخەوە ناڵێم میلەتەکەمان بەڵام ینی هەر بە خۆی بڵێن ئەو منطقەیە بە کاملی بە هەموو وڵاتەکانی دەوروبەریەوە نازانن هەڵسوکەوت لەگەڵ گۆرانی بێژ و شعوری گۆرانی بێژ ڕابگرن بەڕاستی زۆر جار هەیەکەوە خەڵکێکەیە کە زۆر ینی هاودەمی تۆ یان خود زۆر دڵخۆشە بەدیتنیت و بەڵام دڵخۆشیەکەی بە جۆرێک دەرەبرێکەوە وا لێکەکەوە میزاجی تۆ تێکەدا نازانێت دەری بڕێ واتەمە بەستەوە حەزی لە دەرکەوتن نییە ناحەزم لەوە نیەکەوە شوهرەت بێنم بەڕاستی لەبەرەوەی حەزم لێ ژیانێکی طبیعی وەکو مرۆڤێکی طبیعی بژیم چکە زۆر لە ینی گەڕاوم یاخود زۆر بەرنامەی واش دیتووە کە زۆر گۆرانی بێ کاکماهیرش براتەوە نزیکەوە ئاگات لێ معاناتی ئەو هەمویان ئەزانم بەڵام سڵاو و ڕێزمان بۆ کاکماهیر زۆر سپاس لێ منیش لێرەوە سڵاو و ڕێز بۆ کاکماهیر دەنێرم
بەڕاستی لە ڕوانگەی ئەویشەوە یاخود لە دیتنی ژیانی ئەویشەوە من دوورم لەو مەجالە بەڵام ئەو کەوتۆتە ناو مەجالە ناتوانێت دەربست شێوەشە لەوە چێ بچیتە دەرەوە هەرت ناسنەوە یانە بێ لەگەڵ زۆر پێم دەڵێن زۆر لە کاکمایرە چی بەڵام کاکمایر حەزی ناکا کە پێی بڵێن لە زیرەک گەورەتری حەزی لێ دای من دەڵێ زیرەک لە من گەورەترا بەش بۆیە ڕیشێشتەوە باشە کاک زیرەک ئەگەر ئاماژە بە کاری تۆمارکردنەکە وەرکەکە بەگشتی ئەو کلیپە چۆن بەرهەمت هێناوە کێ هاوکارت بووە چیت بۆ کردووە بڵێ ئەوەی کە من تۆمارم کرد بەڕاستی لە 2 ڕۆژ پێش ڕەمەزان بوو ساڵی 2000 ئەگەر هەڵە نەبم 2015 بوو یان 14 بوو تاکید نازانم بەڕاستی چ ساڵێک بوو بەڵام فکرەی تۆمارکردەکە بەڕاستی زۆر وەکو باسم کرد زۆر بە مفاجئەوە دروست بوو ئەو کۆپلە شعرەی کە باسم کردی باوکی ڕەحمەتیم ئەوە هەر لە مێژە دام نابووکەوە کارێکی بۆ بکەم ئەوەی کەشیان ئەوە گۆرانیەکی زۆر بەناوبانگە لە وڵاتانی عەرەبی کە بۆ هاتنی پێغەمبەر درودی خوای لێ بێتن کە دەگوترێتن تۆمارکردنەکەی بەڕاستی هەر لە ستۆدیۆیەکەی خۆم کردومە لە سۆلۆ ستۆدیۆ بە هاوکاری کاکۆگری ئازیز لێرەوە سڵاو ڕێزی بۆ دەنێرم و لەگەڵ چەند قوتابیەکی خۆم لە پەیمانگا کاری کلیپەکەمان بۆی کردەوە ئەوەی کە دۆبلاژەکەن یاخود ئەوەی کە نواندنی تیا دەکەن ئەوانە هەمووی قوتابی خۆ من کاری تۆمارکردنەکەشی کاکسامی سەباح بوو ئەویش لێرەوە سڵاو ڕێزی بۆ دەنێرم ئینارەکەش هەر ستافی کاک سامی بوون سڵاو ڕێزم هەیە بۆ هەمویان بەڕاستی زۆر هیلاک بوون لەگەڵ من زۆر خۆبەخشانەش کارەکەیان بۆ کردم ئەو کاتە سپۆنسەرەکەشی ڤانا بوو گروپی ڤانا زۆر سوپاسی دەکەم کەوا کارێکی وای بۆ من کرد توانیم بەرهەمێک تۆمار بکەم لەو مەزارە بینە سەر جگە لەوەی کە خۆت ناتەوێت گۆرانی بڵێ چەندە کارەکەی لە بواری دیکە بۆ هونەرمەندانی دیکەیان هاوکاریانی لە بەرهەمەکانیان یان هیچ پرۆژێکی نوێ لە بەردەستت هەیە؟ بەڵێ وەکو پرۆژەی نوێ بڵێ پرۆژەی تازم لە بەردەستێ من زۆر حەزەکەم بەڕاستی ئەگەر کاری گۆرانیش بڵێم یاخود کاری گۆرانیش بکەم زیاتر حەزم لێ لە مەجالێک یان لە زۆربەی مەجالەکان کار بکەم ینی وەکۆی کە ئێستا و کارم کردووە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز ئێستا خەریکی ئەوەم کە بەرهەمێک بەر لە چەند مانگێک پێشێستا لە منەظەمەی قەندیل ئیشمە کرد ئەو کارێک کە ئەوان دەیکەن زۆر کارێکی مرۆڤانە بوو جە لەبەر ئەوە بەڕاستی قەرارم داکەوە کارێکی گۆرانی هەم بۆ پیشاندانی کارە جوانەکانی ئەوان و کارە بەرهەمێکی دیکەشتە بێ ئینشاءالله لەو فترەیە ئینشاءالله خەریکم لەگەڵ ئیدارەی هەولێری منەظەمەی قەندیل خەریکم کەوە ئەو بەرهەمەی کە تۆمارم کرد تەوان بۆ ئەوان پێشکەشم کرد لە ئاهەنگێکی یەکترناسینی کارمەندەکان بەڵام حەزم لێ نەبوو کەوە ئێستا پێشکەشتان بکەم لەبەر ئەوە بەڕاستی زووتر کە ئاگادارت بکەم و حەزم لێ بەڕاستی بە کلیپێکی جوانەوە بە وەکو ئەو گۆرانی بێژە ناو بانکدارانەی کەوە لە وڵاتان لە کاری مرۆڤان و یاخود لە کاری ئینسانیەکان کردویانە منیش کارێک وام کردووەکەوە بە 3 زمان بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی گۆرانیەکەم چڕاندووە جا هیوادارم کارەکانی تەواو بووە هەمووی تەواو بووە بەس تەنها وێنەگرتنی ماوە و لە دوای ئەوە دەگەڕین بەڕاستی کە کارێکی وای بۆ بکەین کەوا زیاتر کاری منەظەمە ئینسانیەکان بە تایبەتی قەندیل بە دیار بخەین و ئینشاءڵڵا لە فترێکی نزیکدا کارەکان جێبەجێ دەکرێ و بەرچاوی ئەو کەسانی کە ئەو کارەیان کردویان ئەو کارە ئەکەن ئێستا ئاگاداری ئەوەن کە تۆ ئەو بەرهەمەت لەبەر خزمەتی ئەوان کردووە من وەکو باسم کردیانی لەگەڵ ئیدارەی
منظمەی قەندیل قسەمان کردووە کە بڕیاری ئەومان داوە کە لەو فترەیە بیکەین بە بەرهەمێکی تەلەڤیزیۆنی لە کەناڵەکان بتوانین بڵاوی بکەینەوە بۆ ئەوەی کە وەکو گۆرانی بێژێکی کورد بتوانین کە گۆرانیەکی ئینسانی جوان یاخود باز لە کارە جوانەکانی میلەتی کورد بکەین یاخود ئەو کەسانەی ئەو کارمەندانەی کە لەو مەجای منەظەماتەوە کارەکەن و کارەکانیان نادیارە بەڕاستی لە ڕووی ڕاگەاندنەوە کە زۆر خەڵکەیەکەوە زۆر کاری جەنابیشتانیەکە لە کەسانەی کە لە مەجای ڕاگەاندنیش دەوری زۆرە کە لە بڵاوکردنەوە و پێشخستنی ئەم بوارە و ئەکیدیشم کەوە ڕاگەاندنیش دەوری باشی بینیوە لە ناساندنی ئینسانە جوانەکان یاخود مرۆڤە جوانەکان و ئەو کەسانێک کە یارمەتی مرۆڤایەتی دەدەن لەسەر دنیا. لە کاتی با بڵین بەرهەمهێنانی ئەو کلیپانەی کە ئەنجامی ئەیەنیان هەر کارێکی هونەری کە بتانەوە بیکەن گرفتان بۆ دروست نابێت یان ئەو گرفتانەی دێنە بەردەمتان زیاتر چێ بەتابەت ئێستا کوردستان لە قەیرانی داراییە بارودۆخەکە کەمێک سەختە ئێوە هیچ گرفتێکتان بۆ دروست نەبوو؟ بێگومان طبعاً هیچ مەجالێک یعنی یاخود هیچ کارێک نییە لە کوردستان کەوا گرفتی بۆ دروست نەبێ هیچ مەجالێک نییە لە کوردستان کارەکەی کەوا گرفتی بۆ دروست نەبوو بێ و ئەم وەزعیکەوە نالەبارەی کە لە کوردستان هەیە تاکید کە تەسیری هەیە لەسەر هەموو بوارەکان ئێمەش یەکێکی لەو کەسانەی کەوا لە کوردستانە ژێن ئەکید ئێمەش گرفتمان زۆرە بەڵام لە دروستکردنی کار بە تایبەتی کاری گۆرانی یاخود کاری هونەری زیاتر ئەو گرفتانەی کە دێنە پێشت ئەوەن کە زۆر جار هەیە کە ئەو شوێنەی کاری تێدا دەکەی زۆر کارەبا بۆتە موشکیلە لەسەر ئەو کەسانەی کەەوە کاری گۆرانی تۆمار دەکەن بە تایبەتی لە ستۆدیۆیەکان من توانیومە تا حدێک ینی ئەو شتە چاک بکەم بە حکمیەوەی کە توانیومە لە ڕێی ئەو کەسانەی کە دەیان ناسم متوانم کارەبایەکی بەردەوام بۆ خۆم پەیدا بکەم بەڵام هێشتان ئەو کارەبایە بەردەوامە نییە کە بتوانم کارەکانی تێدا ئەنجام بدەم پێش ئەوە لە زۆربەی ستۆدیۆکانیش ئەو کێشەیان هەیە بەڕاستی ینی بەداخەوە کوردستان تاوەکو ئێستا نەبووتە خاوەنی ئەوەی کە کوردستان و نەک بەس کوردستان هەر عێراق هەمووی وایە ینی نەبووتە خاوەنی ئەوەی کە بتوانین 24 کاتژمێر بتوانین کارەبامان هەبێ لە ماڵەکان و لە شوێنە نەریەکان ومێ دەکەین گرفتەکە چارەسەر ببێ ئەچینە لای پایامنێرمان ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمانە بزانین پارشێ و لە زاخۆ چۆن بەڕێکرێ خەڵکی زاخۆ چۆن پێشوازیان لە مانگی ڕەمەزان کردووە ئیسلامم کاتت باش پێمان بڵێ ئێستا تۆ لەکوێ خەڵک لە دەرەوە چەند بوونی هەیە یان خەڵک لەم کاتە تا چەند ئەچنە دەرەوە بله سارا دەمەوێژ باش بتن دیارە ئەس لێ بازارێ ساڵح یوسفی مەکو بێژن سەهۆڵ و سالم و ئیسکانە زاخۆ تێدا هەژماردن ئەنی ئەف بازارە ئیشوان بازارە نەین کو بشە بۆ ڕۆژ vekirî دیسان خەلک jî ji bo xwarina paşî ve ji bo bereviyên xwananî spiyatiyan her tiştekê ku pêdivî be ji bo xwarinê qesta vî bazarê dike zêdetir sara ji demjimêr êkonîv heta duê xelkekê zêde li vê dirê berçav dikeve ev xwaringeh hemî vekirîne enî li pişt me jî çend xwaringehên dên hene li bal Salih Yusufî ku dikeve peykerê Seydayê Salih Yusuf êdî xelk li vêrê dimînetin heta demjimêr nêzik du û nîvê jî Ostahekê bêjin lefeyan şawermeyan li vêrê em divêt pisyarêkim tu çawanî xwe qeweta te bidin Bele ez ê zivirom defte eger bizanim komeka şofêra li vêrê ye Eyn çawanim baş min dît we xwaringehê ve xwarinit xwarinê ji kî ve hatine boçî bêjin paşî ve xweş derve dixwin والله لە قەزای بەردەڕش هاتنی ساقترێلین بەڵێ خۆش لێرە ماینەوە تقریبن لە چارشەمەوە لێرە مەتا ئێستا لەبەر تورکەکانەوە بارە بەرێمە ناکەفی کە تورک بێ لە تورکیەوە دێت ئەلێرە باری خۆی بەتاڵەکە و دەشتەوە ویدی بارێکتر بارەکە بۆ زاخۆ بۆ هین سلێمانی کەرکووک کەلار ئەو بۆ شان
بار بۆ ئێمە نییە یعنی هین شوفێرێن تڕمبلم بار هەلگرم بژن تۆرەلەیان چەند شەڤەل vêrêne û çawa rojiyên xwe derbas dikin والله ڕۆژی زۆر بە سەختی دەرچێت چونکە لە ماڵەوە نیەکە لە ماڵەوە نەبی زۆر زەحمەتە بەیانی دەبی زۆر لەسی ئەنتیزارکە تا بارێکە بێت باریش نییە و ڕاستی لە چارشەمەوە لێرەین ئەم خۆت زانن دەمێ شوفێریەدا مرۆڤی پێدوی هوشیاریە هەیە یعنی ئەف برسی ڕۆژی بین چەند بۆ ئەت بدە بارگرانیەکە دەمێ شوفێریەدا کوژێرێ هەتا بەغدایە ژینت چمەل والله زۆر زەحمەتە زۆر زەحمەتە ڕاستی ئارێ والله ئەنی نوکە تو دێ بارێ خوا بوو کیڤە بارکە دێ کیڤە چ والله هەر جێگەی بەغدابی بەسرابی جنوبە بە تایبەت هەمووی جنوبە ئارێ والله چکەم باری ئێرانە داخلی بەرێ مە ناکەفیت لەبەر تورک و سیارەم محوەریان زۆر زۆرە هەموو 50 سەرەوە بارەکەن یعنی لەبەر ئێمە بۆی مە نابێت زۆر سپاس خودی کارێ سارا دیارە گازندەیان شوفێران ژە هەنە ji ber ku ew şofêrên ji Tirkiyeyê tên li vê derê dema ku barê xwe vala dikin bi heman şêwe barê zaxû bare dikin bo Silêmaniyê ji yanî çi renmayeke hikûmeta Herêma Kurdistanê nîne ku bibite rêgir li hemberî wan hevşêwey Tirkiya ku şofêrê Kurd neşêtil Tirkiya barekê dî derbas biketin bibite bajarekê diye Tirkiya serbarî mandîbûna xwe 5 roja li vêrê dimînin ji bo barekê ku bereb Iraqê bijin Bexdayê Mosilê her cihekê dî bibe ez pisyarekê işte ji bikim bizanim başîvên ji derve çawanin yanî karê we şofêriyê çend girane hîn rojî çawa rojên xwe derbas dikin Xwedê elhemdülîlah gele baş e şolê me jî private bi sefarişe heyî ev serê Tirkiyeke ilacek lê kirban çunku zarîbe em ê deyn em ê heqîqa bana deyn hemî tiş serme seret Iraqê ye hemî serme ew tiştekî nade û kiriyawî jî hişt ya me girantir e و تعبا ام تكين او ناكتن ديش زاخوي تشتن كركوك بت سليماني بت كلار بت شد مباشر خالد كتو زفر تبا كرياوي شاما تشتر چند روجت الزاخوش بوي باركي كو حتى باركي وبتشي بغداد بصره هر جاك افا سي روجا وبار دسمنا كبت وكر حقي اما بس وقتان فيريش دسمنج كبتن حساب كان فيري بو تاجري بلاشت بين ام شوي الحمد لله شركه شمنتويت هين هما شوي وقت سفرنا فكرياك بومات من صد وصدق بومات من زياتر نامينت اقول فيري ام باري بلاش حساب يبود بين زور سپاس ماندینه بله سارا ببراز بشین دفاستای و بمزوگران ببراز دفتر شما وگران و اگر اسپسیار بکم جدم جمیر چتی نتیم بدری کاری و بشویدات شوی اگلی وقت سالم پیشی خلق گرم و گر قصد خارنا لفاند کد بو پاشی و یان بله یک قصه شاورما این جمیر چند ساعت چند تیم بدری خلق چهار ساعت 2 متن بو فطار حاضر کن اشتیاجی تا دم پاشی بید عالمتين باش الحمد لله خلق كيم التيتنيان زيدتر باشي به خلق لفان خوتنيان جبجن بو فطاره باشي به لفا باشتره عالم رو بتردين البته دمجمير دوي نيفرو دو تيفدري وبروجي جي يعني دنيا گرمه البر فدري بودا چند زحمت چند تتنيد بي چند گرمه شو زحمت دين مرو بجد يا خودي ام بنسا شغلي شو زحمت الحمد لله خوش چه روجی ماجی و خوشی چی باشه خودی هاری کاری دارد زور سپاس بله سرای دیاف بازار زاخوه دیاره هدی بر بگرتن evet چش برکو درنگی شوه الفدره یعنی مطعم وکیلی دمینن لسر جادهان وکی اسکان کرسی تنه دینا خلق قصد سر به جاده کتن حتی کو دم پاشی و خواجت خون شنو و یعنی قصد مالن خواهد کن و روش اولهیه جلده برا زاخو گلکی آرام و چه پرزگرگین خلق حتی سپیدیجی اجدار بتمینه ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس. بەڵێ بەردەوامین کاک زیرەک بینە سەر باسکردن لە بەرهەمەکەت ئەگەر بکرێت کۆپلەیەک بەڕاستەوخۆ بیڵێ ئەگەرنا پرسیاری ترە لەیەک. ئەوەی توانین مقامەکەی بیدایەتەوە توانین بۆتانی بڵێن سەر شاوان چاوەخۆش بەندەی دڵسۆزی تۆمە تاکۆماوم ئەی خودا
بندەی دڵسۆزی تۆمە تاکوماوم ئەی خودە تۆ منت کردووە بە کورد تۆ منت کردووە بە کورد نابم قەت نابم لەم فرمانە جودا پڕ بە دڵ ڕازیم وەیڵێم تا بزانن نام و خەس پڕ بە دڵ ڕازیم وەیڵێم تا بزانن نام و خەس من بە کوردی خۆم دەنازم من بە کوردی خۆم دەنازم سەد هەزار زاریش سوپاس دەنگت هەر خۆش بێ و دەستخۆش کۆتا پرسیارم کاک زیرەک ئەمە یەکەم بەرهەمی ئاینی دەبێ یاخود دەتەوێت لە داهاتوو کاری دیکەش بکەیت بەخوا هیوادارم کەوا بەرهەمی دیکەم هەبێ زۆریش حەز لەوە دەکەم کەوا بەڕاستی لەو مەجالە توانم هەموو ساڵێک بەرهەمێکی جوان بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان ئامادە بکەم بەڵام وەکو باسم کرد ینی حەز ناکەم بەڕاستی ینی لە یەک مەجالەوە خۆم بگرمەوە ینی حەز دەکەم دایمەن لە زۆربەی بوارەکانەوە گۆرانیم هەبێت گۆرانیم هەبێت لەسەر منداڵ وەکو ئەوەی کە وەکو نمونە گۆرانیەکەم ئامادە کردووە لە ستۆدیۆیەکەم ئەو منداڵانەی دەوروبەرم یان منداڵی ئەو هاوڕێ و خزم و کەسەی کە لە دەوروبەرم هەن وام کردووەکەوە لە هەموو یادی لە دایکبوونیان گۆرانیەک تایبەتم ئامادە کردو بۆ منداڵانە کە ئەویش هەر بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزیە ئەو ڕۆژەی کە ئاهەنگەکەی بۆ دەجێڕن بە دەنجی من گۆرانیەکەی بۆ دەگوترێ و تۆماری دەکەم و وەکو دیارەک پێشکەشی منداڵەکەی دەکەم یانی حەزم لێ زیاتر لەو مەجالەوە کار بکەم ینی بەڕاستی ئەوەی کە ینی وەکو باسم کرد نامەوێ وەکو گۆرانی بێژ بناسرێم بەڵام ئەو مەجالانم زۆر پێخۆشە ینی هەر بوارە و حەزم لەیەکەوە بەرهەمێکم هەبێ لەسەری و ئەوە حەزەکەی منە بەڕاستی هیواداریسم کەوە بتوانێت بەڵێ زیرەک ئەمین هونەرمەند زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای کاری زیاتر و سەرکەوتنی زیاتر زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم کەوە کەناڵ 24 ببێت بە کەناڵێکی پێشخستنی هونەری کوردی و وەکیت هەر ئەو کەسانەوە ئەو کارمەندانەی کەوا لێرە کارەکەن هەمووی هونەر دۆستن و هەمووی هونەری هونەرمەندی باشن جا هیوادارم ئەو هونەرمەندانەی لێرە کارەکەن بتوانن کەوە لەگەڵ وەزارەت و زۆربەی ئەو دەوروبەرە و هونەرمەندانەی کە لە کوردستان هەن بتوانن دیاریان بخەن بۆ ئەوەی بتوانن کاری هونەری کوردی یاخود هونەری کوردی پێش بخەن و زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەستخۆش باس لە جۆرێک خواردنەکەین بە ناوی سووس ئەحمەد سەواز هاوڵاتیەکی خەڵکی حەلەبە و ماوەی 7 ساڵە لە قامیشلو نیشتەجێیە سووس دروست دەکات بۆ خەڵکی ئەوێ و ڕەمەزانان خواستێکی زۆری لەسەر و خۆشی زۆر دڵخۆشە بەوەی کە سفرە و خوانی ماڵەکانی ئەوێ بەم خواردنەی کە ئەو دروستی دەکات ڕازاوەتەوە پێکەوە زانیاری زیاتر وەردەگرێت ئەحمەد سەواز ji xelkên bajarê Helebê ye. Paşnavê wî jî ji cûreya karê wî û malbata wî hatiye. An ku yên Sûsê çêdikin û difroşin. Ji beriya 7 salan ve û ji ber rewşa şer li bajarê Qamişlo bicîbûye û heman karê bav û kalên xwe li Qamişlo jî dike. Çêkirina Sûs û temirhindî bi şêwazên resen. Ehmed Sewaz di çêkirina Sûsê de ji bilî debara jiyanê dibîne ew pêşeya malbata xwe jî diparêze û zarokên xwe jî هيني فيكاري دقة وبنشتغل هون احنا كل سنه بالسوس لانه هي مصلحتنا ابا عن جد. ام الفيدري سوسي تشيدكن جبر كاري باف وكالين مايا دما من بيربر قال كامل سربيه خود فروت
لێ ددەمانها de her tişt pêş ketiye û di alavên hesin de tê çêkirin. Di Remezanê de her sal em li vê bazarê sûsê çê dikin û difroşin ji ber ev karê me ye. Di meha Remezanê de kirîna sûsê zêde dibe û dibe pêdiviyeke rojane li ser fitarê ji bilî ku sûdên wê ji tenduristiyê re jî hene, nemaze ji nexweşên şekir re. Ehmedî Sewaz tevî kêfxweşiya wî di nava xelkên Qamişlo de jî lê hêviya wî bi firotina sûsê li bajarê xwe rojane mestir dibe. Gelek sûdên sûsê hene. Şêwazê çêkirina wê jî qonaxa pêşî em 1 kîlo dixin nav hinek av de û hinek karbonat lê zêde dikin da weremeyan din û tama wê jî xweştir dibe û rengê wê reş dihêle. Ji ber nabe rengê wê nereş be. Em 2 saetan wê dihêlin dûra vedikin û qonaxa duwem dest pê dibe. Em wê dideynin ser vê alavê û avê lê dikin ta got amade bibe. Di meha Remezanê de gelek cûreyên xwarin û vexwarinê di bazaran de bi piranî têne firotin û tevî di dirêjahiya salê de sûs di bazaran de heye, lê di meha Remezanê de taybetmendiyeke wê heye. Nemaze dema bi destên ku bi sedên sala di sûsê de kar kirine çê dibe û li ber zingilê wê tê firotin. Ferhad Ehmê, Kurdistan 24 Qamişlo. بەڕێزان لەگەڵتان بەردەوامینەوە چینە تەوەرێکی دیکەی پاشیف کە ئەویش باس لە بابەتێکی تەندروستیەکەین. ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە یاخود هەستەکەن کاتێک بە ڕۆژوە بن گرفتیان بۆ دروستە بێت لە دڵیان هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە خۆپاراستن بە چ شێوازێکە لەو نەخۆشیانە لە هەمان کاتیشدا چارەسەر چیە یان ئەو کەسانە ڕێگایەکی تایبەت ئایا هەیە بۆی بتوانن بە ڕۆژوو بن بێ ئەوەیکەی زیانێکی تەندروستیان پێ بگات بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر عومەر ئەحمەد پسپۆر لە نەخۆشیەکانی دڵ و قەستەرە لە نەخۆشخانەی CMC لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم ئەم کاتە باش زۆر بەخێر. ئەم کاتت باش زۆر سوپاس. بەڵێ دکتۆر مانگی ڕەمەزان هیچ کاریگەریەک لەسەر دڵ دروست دەکات؟ بەڵێ پێشەکی ڕەمەزانی هەموو لایەک پیرۆز لە ڕاستیە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە ڕەمەزان هەلێکە بۆ ئەو کەسانەی بۆ زۆر شت بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە کە جگەرە کێشن وازە جگەرە کێشان بێنن بۆ کەسانی کە شەکرەیان هەیە شەکرەکان کۆنتترۆلکەن بۆ کەسانەی کە کێشیان زۆرە کێشیان دابەزێنن هەروها بۆ کەسانی کە چۆرەکەیان زۆرە کۆنتترۆلی چۆرەکەیان بکەن سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت بڵێ بە تەکید ڕۆژوگرتن کاریگەری لەسەر دڵ بە شێوەیەکی گشتی هەیە چ بە ئەرێنی و چ بە نەرێنی بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە و نەخۆشیەکەیان جێگیرە کاریگەری ڕۆژوو بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی ئەرێنیە واتە کاریگەریەکی باشی لەسەر بۆ ئەو کەسانەی کە دڵیان نەخۆش دڵیان نەخۆشە و نەخۆشی بۆچی ئەرێنیە؟ بڵێ زۆر توێژینەوەمان هەیە کە ئەو کەسانەی کە نەخۆشی دڵ جۆری زۆرە لە زۆرە هەرە باوەکەی نەخۆشی خوێنبەرەکانی دڵە واتە گیرانی خوێنبەرەکانی دڵە کە بە عەرەبی پێوتێت تەسەڵب بشەرایین توێژینەوەکان دەریان خستووە ئەو کەسانی کە گیرانی خوێنبەرەکانی دڵیان هەیە و بە ڕۆژووە بن بەمەرجێک کە نەخۆشیەکەیان لەبارێکی جێگیرا بێ کەمتر تووشی سنگێشە بن کەمتر تووشی دڵەکوتا بن کەمتر تووشی تەنگە نەفەسیە بن ئەگەر باس لە لایەنە نەرێنیەکان بکەین بڵێ بێگومان کاریگەری نەرێنیشی هەیە لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشیەکەیان ناجێگیرە مەبەستمان لە جێگیر و ناجێگیری چییە وەکوتمان نەخۆشیەکانی دڵ جۆری زۆرە جۆرە هەرە باوەکەیان کێشەی خوێنبەرەکانی دڵە کە ئەمە بۆ خۆی هۆکاری سەرەکی هۆکاری هەرە سەرەکی مردنە لە هەموو جیهانە هۆکاری یەکەمە لەو هۆکاری کە ئەبنە هۆی مردنی مرۆڤ وەکاری یەکەم گیرانی خوێنبەرەکانی دڵە دووەم نەخۆشی جەڵتەیە سێەم نەخۆشیەکانی هەوکردنی سیەکانە چوارەم سکچون و هەتا دوایی
گیرانی خوێنبەرەکانی دڵ هۆکاری کەمی مردنە هەروەها هۆکاری یەکەمی پەککەوتنی مرۆڤەکانیشە. پەکەوتن بەواتای چی بۆ نمونە کە خوێنبەرەکانی دڵ تووشی گیرانە بن نەخۆشەکە لەوچێ تووشی جەڵتە بێ تووشی سستبوون و تووشی عەجزی دڵەکەیە بێ یان خوێنبەرەکانی بۆ نمونە مێش تووشی گیرانە بن نەخۆشەکە تووشی شەلەلبوونی لای باشە دکتۆر بێ پرسیاری ئەو بکەم زۆر جارە و کەسانەی کە جەڵتە لێیان ئەیە ئەڵێن خوێنبەرەکانی چاوری تیا بووە هۆکاری جەڵتە بە تەنیا گیرانی خوێنبەرەکانە بە چاوری طبعا زیاد لە 98 بۆ 99% هۆکارەکەی گیرانە بە چاوری بەڵێ ئەو چاوریە لە چێوە دروستە بەڵێ طبعا گیرانی خوێنبەرەکانی دڵ پرۆسەیەکی ئاڵۆزە بە شێوەیەکی زۆر سادە بریتە لە هەوکردنی دیواری خوێنبەرەکانی دڵ و کۆبوونەوەی چاوری زیادەی لەش لە دیواری خوێنبەرەکە کە بە درێژایی کات کە کۆ ئەبێتەوە بەشی ناوەوەی خوێنبەری دڵەکە تەست کە کاتەوە لە هەنێک کاتیشە لە بارەتوندەکە ئەبێتە هۆی گیرانی خوێنبەرەکە بەڵێ هۆکاری سەرەکیەکەی بریتە لە کۆبوونەوەی چاوری لە دیواری خوێنبەری دڵەکە خواردن هیچ پەیوەندیەکی هەیە بە کۆبوونەوەی بێگومان هەم بڕی خواردنەکە و جۆری خواردنەکەیش تەئسیری هەیە مرۆڤ تا زۆرتر بخوا ئەگەری توشبوونی بە جەڵتەی دڵ و گیرانی خوێنبەرەکانی دڵ زیاترە جۆری خواردنەکەش بێگومان خواردنە چەورەکان و خواردنە سوێرەکان تەنیا ئەو چاوری کۆ بێتەوە تەنیا بەهۆی خواردنی چاوریەوەیە یان خواردنی دیکەش هەیە کە چاور نەبێت و ببێتەوە هۆکاری کۆبوونەوەی طبعا وەکوتمان هۆکاری سەرەکێکە بریتە لە کۆبوونەوەی چاوری لە دیواری خوێنبەرەکان بەڵام زۆر شتی تر هەیە زۆر هۆکاری ترەیە کە بنە هۆی نیشتنی چاورێکە لە دیواری خوێنبەرەکان وەکو بۆ نمونە جگەرەکێشان بە دەرەجەیەکم وەکو نەخۆشی شەکرە وەکو گەورەبوونی تەمەن وەکو بوونی ڕەگەزی پیاو زیاتر تەمەن لە ئافرەت وەکو هۆکاری هەنێ هۆکاری بۆ ماوەیمان هەیە نەخۆشەکە هەر بۆ ماوەی باوکو و دایکی و خاڵ و مامی ئەوانەی کێشەی گیرانی جگە لە جگەرە ئەی خواردنەوە کحولیەکە نێرگەلە بێگومان نێرگەلەش لە جگەرە خراپترە تەوان و خواردنەوە کحولیەکانیش بە ڕێژەی جیاواز بە تایبەتی ئەگەر زۆر بخورێتەوە بێگومان ئەویش ئەبێتە هۆی نیشتی چاوری لە خوێنبەرەکانی دڵبڵێ باشە ئەگەر بینە سەر سوود وەرگرتن لەم مانگە بۆ ئەو کەسانەی نەخۆشی دڵیان هەیە چۆن ئەتوانن کۆنتترۆلی نەخۆشیەکەیان بکەن و ئەو کەسانەشی کە ئەیانەوێت دڵیان بپارێزن خواردنی تەندروست بخۆنیان بەرنامەی خواردنی خۆیان ڕێک بخەن بۆی کە پارێزراو بن لە نەخۆشیەکانی دڵ بڵێ وەکوتمان ئەو کەسانەی کە پێشتر بێ بزانین کە نەخۆشەکە ئەتوانێت بە ڕۆژوو بێیانە بۆی بزانی کە ئەتوانێت بە ڕۆژوو بێیانە بەڕاستی ئەبێ پزیشکە پسپۆرەکەی خۆی بڕیاری بۆ بدا کە بە ڕۆژوو بێیانە بە شێوەیەکی گشتی هەموو جۆرەکانی نەخۆشیەکانی دڵ ئەگەر جێگیر بێت نەخۆشەکە ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەگەر جێگیر نەبێ باشتر وایە بە ڕۆژوو نەبێت چونکە بۆچی بە ڕۆژوو نەبێ چونکە کاتژمێرەکانی ڕۆژوو لەم وەرزە بە تایبەتی زیاترە و خۆشمانەزانی بەرە وەرزی گەرما ڕۆین ئێمە ترسمان لەوەیە کە نەخۆشەکە تووشی وشکبوونەوە بێ کە تووشی وشکبوونەوە بوو خوێنەکەی خەستە بێ کە خوێنەکەشی خەست بوو ئەگەری گیرانی خوێنبەرەکانی دڵی زیاترە بێ چۆن بۆ شێوەیەکی ئەرێنی سوودی لێوەربگرین هەرکوتم ڕۆژووگرتن فرسەتێکە بۆی ئەو کەسانەی کە وەکوتمان کە جگەرا خۆن چکە نەخۆشیەکانی دڵ بە زۆری پەیوەندی وەکوتمان بە جگەرەکێشان و بە نەخۆشی شەکرە و بە چەوری و بە خواردنی زۆر ئەوانەوە هەیە نەخۆشەکە ئەتوانێەوە بکاتە هەلێک بۆی مەسەرەن واز جگەرەکێشان بێنێ بۆی شەکرەکەی کۆنتترۆلکە بۆی چەورەکەی کەمتر بێ بۆی کێشی لەشی دابەزێنێ کەمتر بخوا بۆی کێشی لەشی دابەزێنێ ئەو هەموو شتە ئەگەر بیکە بێگومان بە ئەرێنی کاریگەری لەسەر نەخۆشیەکەی هەبێ بەڵێ دکتۆر من پرسیاری ئەوە کەم کە ئایا کێشی لەش ئەو چاوریەی کە هەیەی کەسێک چەندە پەیوەندی بە چاوری خوێنیان چاوری بۆریەکانی دڵەوە هەیە چونکە زۆر جارەڵێن کەسێک لاوازە بەڵام چاوری لە بۆریەکانی خوێنی هەیە یان لە بۆریەکانی دڵی هەیە باسی ئەوە کەین بەڵام بەر لەوەی وەڵامم بیتەوە هەر تایبەت بە خواردن ئەچینە لای پامنێرمان لە دیار بکرەوە بۆی ئامادەکردوون کە ئەویش ڕۆژانە بۆ بەربانکردنەوە
خوانێکی گەورە ئامادەکرێ کە زیاتر لە 4,000 کەس لەم خوانە نان ئەخوات ئەویش بۆ ڕۆژوانانە. هاوکارمان حەسەن کۆسەن زانیاری زیاترمان پێدات. نافتا پیاسا دیاربکر ام بجن دم باش راستی برکت کیا رمضان جی هر وها دولمندیا لسر صفرایانه هر وها مه رمضان ده بجن رمضان به برکت خواجیته ایجام دبینیم که حقیقت او برکت لبه درجه خواهد ده در جار جارا لمالا جار جارا جی با ارگانیزاسیون وکی شهرداریان وکی سازیان جواکا سیویل هر وها در دور مروف تینا دعوت کردن کو مروف به هفره بفتره آنجی پاریه که خارنا رمضانه بخواه ایجا وی جاره جی شهرداریا پیاسه یا نبا دیاربکر یا نفچه دیاربکر ببورن لبه داره خارنه که ارگانیزاسیونه که جبو خارنه هر وها دانیه و 4,000 کس آنجی جبو 4,000 کس خارن لبه داره هاتیه آماده کردن هاتیه دانین بله جاوه وانجی براستی جالیه که لوات آمی خوشن جالیه دن وجه لساعت نه زبرکو ملا بانک بده اوه بوات آمی خوش و بفترن روژی براستی سال لباکو جی وکل هرما کردستان و لگلک جهان خوش در واسطه به جبرچه جبرکو روژی ای سال ده هوا که هینک تهاتیه جبر هنده هم تکارم بیشن روژه رمضانه لچار آلیه جهانه بطایبتی لچار آلیه ولاد خوش در واسطه به لبه درجه و کما گوتی لسر سفره رمضانه به هزاران کس خاطنه لدر دور هف جویانه و چاوه ولی ساعته یا نخالو؟ صاحب ساعتی ولی چاوه در باس بویرو؟ ولی پر خوش در باسو هرو پر خوش برات لیتی دو نبرچی دوه هوا هینک خوشه؟ هینک خوشه بله گلک باشه سرم باوی برادر الباتجی مرحبا اشترا خدا قبیل بکه سر جوا خودش ترازی به هونجی بخیراتنه بالا تا ایجاد چاوه ترابی باشی وایانا امرا دو پاشازات امرا نکوه که حتی سعورا نان خود خو راد کون داوایی دا باش در باسته به بله تو در رمضان ده تو چه دیکی عبادت تا دعات تا چیه یا دعای ما مثلا ایک باشتا ساغلق دخوازه حضور دخوازن yani huzur hep her tişi çetire ana şunda در رمضان da mesela şu anda bir dünyaya şu anda savaş mesela Filistin İsrail dixwaze ki divê rojiyê da tevbûn yek ki Müslüman olarak birliğe dixwazin gelek spas malata va xuda qabil bike hevkarê me hakan li wê derê be niha hûn dibînin weke sifreyeke dewlemend li vê derê birastî hatiye dayîn li ser vê sifrê çi heye ez dixwazim hinekê behsa sifrê bikim li ser sifrê çi heye birastî qelî heye yan jî ez ewil vê bêjim ji beriya qeliyan bêjin şorbeya şorbenîst ke hûn dizanin ji beriya fitarê ji ber ku mirov birçî dimîne mirov ewil şorbeyekê vexwe داکور از بجم اشتها مروف آنجی معده مروف چه خارنه شوربه اکید بجم وخون جالیدن ولی و داره چه هیا هر وها قاورمه هیا آنجی جرد بجن قلی و زلته هیا هر وها برنجی لبه داره هاتیه چکرن و جالیدن و dolmak anji dolma emkarım bejin ev cihatına amade kirin li ser sıfır cihe xwe dikirin her wiha wekedin jî ez bêjim ev çine ev jî kutilgin vê herêmê herêma Diyarbekirê kutilgê jî gelekî xweş in ji aliyê din ve bi rastî qedayîfa Diyarbekirê jî navdar e qedayîfa Diyarbekirê temaşevanên hêja hem cureyê wê bi fistiqan heye hem jî cureyê wê ku bi gozan hene ya rast dibêjin qedayîf orjînala ve yaniya eslî her wiha ji gozan çê dibe ew jî li ser sifrê cihê xwe girtiye ji bo ku pê fitara xwe vekin li vê derê jî panêr zeytûn xurme û qeysî li vê derê cihê xwe digire belê afîra dişwaran bêjin xwedê qebil bike hakan tu dixwazî hêdiyê de em çend gavekê din bî aliyê din vejî em biçin xalat selamu aleykum aleykum selam ez ê bigrim tu çawa ezbenî baş sağ ol xwedê ji te razî xwedê xêra we qebûl bike xwedê xêra we jî qebûl bike rojya we çawa derbas dibe baş derbas dibe elhamdülillah çok şükür em memnûnin inşallah meha rojî meha Ramazanê wisa di nava salê de digere ne wisa carna havî tabii meha bereketî nana min got carna havî ne carna zivistan e tabii carna havî ne carna zivistan e niha xweş e ne wisa niha en xweş anayî baş xwedê ji te hala duata ya Ramazanê çi ye duayên te daîmen dua bikin ku xwedê û Resûlê Ekrem bereketê dînî İslamê xê di nimetê me xê di rizqê me xê îmana me xê di dewleta me xê di milletê me xîne ev dua me ev mamnûn çi
بله خدا قبول بکه خودش راضی به خدا وستار بکه خدا خیر و مزم بکه ان شاء الله آمین خودش راضی به بله وقت ما گوته براسته قربالغا رمضان برکت رمضان لهندور و لدر و هندور خود در و که ما گوته به هزاران انسان نهال و داره لدر دور سفره که گهان هف و اف که نشوپیا و سال باکور به طایبتی دناب جواکا و کردان ده هر سال مرود کار ویژتی جین ایرو لوی داره صبح لجاره کردن لجه کردن سپاس بۆ هاوکارمان حەسەن لە دیاربەکرەوە لەگەڵمان بووە بابەتی کە ئامادەی کردبوو تایبەت بە ڕێکخستنی خوانێکی گەورە و ئەو خواردنەی کە بۆ ڕۆژوانان ئامادەکرا بوو. دکتۆر جارێکی تر دەگەڕێمە وڵات پرسیاری قەستەرە بکەم. ئەو کەسانەی کە قەستەرەیان بۆ دەکرێت وەکو کەسێکی ئاسایی ئەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ تاوان لەسەر جۆری قەستەرەکە ڕاوەستێ تاوان قەستەرە دووشتە یەکێکیان هەروەکو پشکنینێک وایە بۆ دیاریکردنی ئایا نەخۆشەکە تووشی گیرانی خوێنبەرەکانی دڵ بۆیانە و جۆرێکی تریشمان هەیە چارەسەرە کە چارەسەرکە لە ڕێگەی باڵۆن و شەبەکەوەیە ئەو کەسانی کە تەنها بەس قەستەرەیان کردووە هیچ کێشەیەکیان نیە ئەگەر شەبەکە و باڵۆنیان نەکردبێ و بە تایبەتی ئەگەر نەخۆشی دڵەکەیان جێگیر بێ ئاسایەتوان بە ڕۆژوو بن بەڵام ئەو کەسانەی کە شەبەکە و باڵۆنیان کردبێ لە ماوەیەکی کورتە لە ماوەی چەند هەفتەیەکە لە ماوەی چەند مانگێکە باشتر وایە بە ڕۆژوو نەبن بەڵێ بەڵێ دکتۆر پرسیاری ئەوە بکەم کەسانێکان لە ڕووی کێشەوە ئاساین بەڵام زۆر جارەڵە من هیچ گرفتێکم نییە و هیچ مەترسێکم لەسەر نییە لە بەرەوەی کێشم ئاسایی ئەگەر کێش ئاسایی بۆ ئەو کاتە هیچ مەترسێک لەسەر دروستبوونی چاوری خوێنبەرەکانی دڵ هەیە یان هیچ مەترسێک لەسەر دڵ هەیە؟ بەڵێ بێگومان چونکە تەنها قەڵەوی نییە کە هۆکار بێ بۆ گیرانی خوێنبەرەکانی دڵ و توشبوون بە جەڵتەی دڵ وەکوتم هۆکار زۆرن هۆکاری هەرە سەرەکی بریتە لە جگەرە کێشان کابرا لەوە چێ کێشی زۆر نەبێ بە جگەرە کێشێ جگەرە کێشانەکە بێتە هۆی ئەوەی زیاتر و زووتر چاورەکە لە دیواری خوێنبەری دڵەکەی بنیشێ و زووتر خوێنبەری دڵەکەی بگیرێ زووتر تووشی جەڵتە بێ یەکێکی تر لە هۆکارەکان شەکرەیە هەچەند زۆربەی نەخۆشەکانی شەکرە زۆر جار قەڵەون بڵێ قەڵەوی یەکێکە لە هۆکارەکان بەڵام تەنها تاکە هۆکار نییە نەخۆشیە لاوازە بەڵێ بەڵام جگەرە کێشێ بەڵام شەکرەی هەیە بەڵام بۆ نمونە باوکی دایکی خاڵی مامی کێشەی دڵیان هەیە بەڵێ یان بۆ نمونە بەرزەفشاری خوێنیە زەختی زۆرە ئەوانە هەمویان هۆکارن بۆ دروستبوونی جەڵتە و بۆ دروستبوونی گیرانی خوێنبەرەکانی دڵبەن دکتۆر عومەر ئەحمەد پزیشکی پسپۆر لە نەخۆشخانەی ببوورە لە دڵ و قەستەرە و لە نەخۆشخانەی CMC زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ جەنابیشت سپاس بۆم دەرفەتە بە هیوای ڕۆژێکی تەندروست بۆ هەمومان زۆر سپاس بۆ تۆش ئومێدەکەین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی پاشیف جێگای سوودی هەموو لایەکتان بوو بێت تاوەکو بەرنمەیەکی تر و بڕگە و بابەتی نوێ دێینەوەلاتان شەوێکی خۆش بۆ هەمووتان خواتان دەکەین